بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون لە پرۆگرامی پەیامی ڕۆژ هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. لەو بابەتانەی کە ئەمڕۆ دەمانەوێت قسەیان لەسەر بکەین بابەتێک کە زۆر گرینگە بە تایبەت ئێستاکە لە هەرێمی کوردستان ڕەنگە وەرگرتنی زانیاری زۆر گرنگ بێ لەو بارەوە. ئەویش باسکردنە لە ئاوی ژێرزەوی بابزانین دیاردەی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی لە کوردستان بوونی هەیە. ئەگەر بوونی هەیە هۆکارەکان چین سەبەبەکان بۆ کەمبوونەوەی ئەو ڕێگریانە کامانن بیانکەین بۆی بتوانین ڕێگری بکەین لە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی یاخود مەبەست لە ئاوی ژێرزەوی چییە؟ تۆزێک زانیاری لەو بارەوە وەرەگری میوانێکیمان دەبێت پسپۆڕێکی تایبەت لە بواری ئاوی ژێرزەوی قسە و باس و زانیارێکی باش وەردەگرین لەو بابەتە. بابەتێکی تریش دیارە هەفتەی تەندروستی پارێزگاریکردن لە تەندروستی دەموددان هەیە کامیش بێگومان پارێزگاریکردن لە تەندروستی دانەکانمان و هەروەها گرنگی پێدانیان بابەتێکی گرنگە و با ئەمڕۆژ خەڵکێکی زۆر وشارێکی تەندروستی باش هەیە لە بواری پارێزگاریکردن لە دانەکان. هاوکارم جەلال محەممەد ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی بەخشینەوە لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە لەگەڵمانە دەبێت لەگەڵ پسپۆڕێکی با بڵێن بواری دەموددان زانیاری باش وەردەگرین لەسەر بابەتی تەندروستی ددانەکانمان. هاوکات کۆمەڵێک ڤیتی و فیچەر و زانیاری نوێمان بۆ ئامادەکردوون هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا و هەروەها ڕێژەی بارانبارین یاخود پێشبینیەکانی بارانبارین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاتان لە بیازان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت زانیاری وەربگرین لەسەر ئاوی ژێرزەوی با بزانین ئاوی ژێرزەوی کەمی کردو ئەگەر کەمی کردو هۆکارەکانی چین یاخود چۆن توانین ڕێگری لە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی بکەین بەگشتی و باز لە ئامارەکانەکەین لە کوردستان و بەگشتیش لە جیهان بەس بە دیاریکراوی هەرێمی کوردستان. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دارافایق پسپۆڕی بواری ئاوی ژێرزەوی کە ئێستا ڕاستەخۆ لە سوێدۆ لەگەڵمانە کاک دکتۆر زۆر بەخێر بن. دکتۆر دەمانەوێت باس لە ئاوی ژێرزەوی بکەین بەس بۆی باشتر بچینە ناو بابەتەکەەوە لەکوێوە دەست پێ بکەین بزانین مەبەست لە ئاوی ژێرزەوی چیە یاخود لە هۆکارەکانی کەمبوونی ئاوی ژێرزەویەوە دەست پێ بکەین. بەیانی بەڕێستان و بینەرانیش خۆش هیوادارم ئەم بەیانیە بارانیاوەیە ئینشاڵڵا ئەم ساڵ جیابێ لە پارساڵ ساڵێکی تەڕوپڕ بێت ئومێد بەخش بێ بۆ تێکڕای هاونیشتمانیان. ئێمە مەبەستمان لە ئاوی ژێرزەوی بریتە لەو بڕئاوەی کە لە کۆگا ئاویەکانی ژێرزەویە کۆ ئەبێتەوە. سەرچاوەی سەرەکی دابینکردنی ئاو بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بۆ ئاوی ژێرزەوی بریتە لە باران. ڕاستە هەندێک سەرچاوی سەرزەویمان هەیە بەڵام ڕێژە زۆرەکەی بڕی بارانە بۆیە هەر ساڵێک ئەگەر
ئاستی دابارینی باران کەم بێت مەترسی لەسەر بڕی ئەو ئاوەی کە کۆگە ئاویەکان پاراوەکاتەوە کەم ئەکات. و هەر ساڵێکیش وەکو چەند ساڵی ڕابردوو 3 ساڵی پێش ئێستا تقریبان کە ڕێژێکی باشباری پاراوبوونەوەیکی باش کۆگە ئاویەکانی گرتەوە بۆ ڕێژەیەکی زۆر لە کانیاوەکانمان لە لادێ و ناوچەکانی تر هاتنەوە بڕێکەوە حاڵەتی تەقینی کانیەکان ڕووبە. لەبەرەوەمە بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد ئەگەر ئێمە بین هەڵسەنگاندن بۆ ئاوی ژێرزەوی بکەین پەیوەستیان ڕاستەوخۆ بە بڕی بارانەوە. کەواتە مادام با باسێک کەمێک لە باران بکەین ساڵی پار و ئەم ساڵیش کە با بڵێن بووکو ساڵی سەرەتای دەستپێکردنی باران ئەمانەت چۆنی کاریگەریان دەبێت ئایا 2 ساڵ لەسەر یەک ڕاستەوخۆ وشکە ساڵی بێ کاریگەری دەبێت لەسەر ئاوی ژێرزەوی یا خۆت ئەو ئاوە ئێستا لە ژێرزەویە کاریگەری بارانی چەند ساڵ لەمە و بەرە کاریگەریە ڕاستەوخۆکانی بارانبارینی و کەمبوونەوەی باران چۆنە بێت لەسەر ئاوی ژێرزەوی پەیوەست بە هەرێمی کوردستان بتایبەت ئێمە ناوچەکانمان تۆپۆگرافیەکەی وا هەڵکەوتە ناوچەیەکی بەرز و شاخاویەوە لەبەرەوەی مە ڕاستەوخۆ پەیوەستین بۆ بڕەبارانەی کە ساڵانە وەکو داهاتێک وەکو باسم کرد کۆگە ئاویەکانمان پاراوەکاتەوە. وەکو ناوچانەی تری ناوەڕاست و باشووری عێراق نین کە ڕاستەوخۆ پەیوەست بین بە ئەو بڕائاوی کە لە تورکیاوەیان لە ئێرانەوە ڕیچارجیان بڵێن پاراوی هەم لق و دەریاچەکانمانەکە هەم کۆگە ئاویەکانیانەکە. ئێمە ئەگەر مقارنەیەکی ساڵانی پێشوو بکەین یعنی بە تێکڕای ئەو بڕەبارانەی کە بە معدل لە شاری سلێمانی دەوروبەری ئەبارێت ئەگەر ساڵێک سنووری 650 ملیمتر باران ببارێ و ساڵی ترێ ماڵین لە مەترسی وشکە ساڵیمان تێپەڕاندووە ترازاندمانە هەر ساڵێک لەو بڕە کەمتر ببارێ بڕی ئەو ئاوەی کەوا پێویستە وەکو معدل ئێمە کە باسی لێ بکەین کەمتر باریوە لەبەرم کێشەی وشکە ساڵیمان بۆ دروستەکە. ئێستا ساڵی 2010 بۆ 2019 کە نزیکی 1300 ملیمتر بارانباری ئەوە پارەبوونەوەیکی زۆر بوو. بەدوایە 2019 بۆ 20 ڕێژەکە دابەزی بۆ نزیکی 800 ملیمتر پار ساڵ نزیکی 400 ملیمتر بارانباری کەواتە بە ئاراستەیەکی مەترسیدار نزیکی 400 ملیمتر بارانباری یعنی 250 ملیمتر لە معدلی خۆی کەمتر باریوە. ئەم ساڵ ئەگەر بێت و نزیکی 900 ملیمتریش باران ببارێ ئەنجا تعویزی ئەو بڕە ئەکاتەوە کەوا پارساڵ کەم باریوە لەسەر 900 ملیمترەوە ئەتوانین بڵێن ئێماگەینەوە دۆخی سروشتی خۆمان بۆ لەبەرەوەی تۆ 250 ملیمتری پار ساڵت ئەبێت تعویز کەیتەوە و 650 ملیمتری ئەم ساڵیش ببارێ یاڵا ئەنجا دۆخەکە دۆخێکی سروشتیە بێت. ئێمە ئەگەر بوار ببێ و ئەو چارتە وڵا پێم خۆشە ببینین دکتۆر ئەگەر شەرحێکمان بۆ بکەی بزانین بەگشتی بارەدۆخی ڕێژەی بارانبارین ئەگەر ئامارێک پێمان بێ ساڵی ئەمە لە ساڵی 1941 بۆ ساڵی 1942 دەست پێەکە لە ساڵی 1941 بۆ ساڵی 1942 کە ڕیکۆردی ئەو بڕەبارانەیەکەوە لە بەڕێوەبەرایەتی کەشناسی سلێمانی وەرگیراوە هەتاکو ساڵی 2019 بۆ 2020 یعنی زانیاری نزیکی 80 ساڵی ڕابردوومان لە بەڕێوەبەرایەتی کەشناسی سلێمانی وەرگرتووە. ئەگەر دیار بێت سەرنجەیت نزیکی هەموو 25 ساڵ جارێک سایکڵێکی زۆر بارانبارین کە ڕێژەکەی سەر 1000 ملیمترە سنووری شاری سلێمانی و دەوروبەری گرتوێتەوە بەڵام ئەوەی گرفتە لە بینەکانیایە یعنی هەموو نزیکی 12 ساڵ یا 15 ساڵ جارێک و سایکڵێک یان تاوێکی یا چەند ساڵێکی کەمبارانی وشکە ساڵی بە دوای خۆیان هێناوە ساڵ هەبوو بڕەکە نزیکی 200 ملیمتر و کەمتریش بارانباریەوە ساڵ هەبوو 400 ملیمتر بووە. لەبەرەوەمە ئەم بازنە سوورانی کەوا لێرەیە دیارە ئەوە ئاماژەن بە سایکڵەکانی وشکە ساڵی کە تقریباً جاری وایە 3 ساڵ یا 4 ساڵ سایکڵی وشکە ساڵی خایاندووە جاری واشەیە نەخێر ساڵێک یا 2 ساڵی بەڕپێ کردووە. بۆیە کاتە دکتۆر بە پێ ئەو ئامارەی ئێستا لای بەڕێستەکەمە لێرەوەی بینیم بەشێک لە هێڵەکان زۆر بەرزبوونەتەوە باس دەکەی 25 ساڵ جارێک ڕێژەکە باشە بێت بەڵام لە نێوانەکانە لە هەرێمی کوردستان بە پشتبەسن بەم چارتە بەم ئامارەی 80 ساڵی ڕابردوو بەرە وشکە ساڵی و کەمبوونەوەی بارانە ڕۆنیا خۆت نانۆرماڵە و بەس تۆزێک زیاد و کەم هەیە حاڵەتەکان وەکو ئاماژەم پێ حاڵەتەکان نۆرماڵە یعنی ئەمە لە 80 ساڵی ڕابردووە سایکڵمان هەبووە وەکو باسم کەرەمەی کە لێرە هەیە لە تقریباً لە سەرەتای پەنجاکانایە ساڵ هەبوو نزیکی 200 ملیمتر بارانباری یعنی ئەمە گەلێرە سەرنجی 1 2 3 4 5 6 ساڵ سایکڵی وشکە ساڵی بەردەوام بووە
بەڵام ساڵیش هەیە 1 ساڵە هەیە مەسەلەن 3-4 ساڵە هەیە 2 ساڵە یعنی ئەم حاڵەتە نۆرماڵە بەنیسبەت وڵاتی خۆمانەوە ڕاستە کێشەکە لەوە ئەچێت لەم 30 ساڵەی ڕابردووی خۆمانە لەوە چێ سایکڵی وشکە ساڵیەکان خێراتر دووبارە بووبنەوە ئێمە پێشبینیەکانمان بۆ ئەم ساڵی و یا ساڵی داهاتوو دایما مرۆڤ حەق وایە یعنی گەشتبینانە بۆ داهاتوو بڕوانێ بەڵام ئاماژەی ئەم دەیتا و ئەم زانیارانی کە لە بەردەستایە بەڕاستی ئاماژەکان دڵخۆشکەر نین ئەگەرچی ئەم وەرزەی کە لە ئێستایە یعنی ئێمە لە مانگی دەیە مەفرۆز وا بن نزیکی 30 بۆ 40 میلیمەتر باران بباریایە لە مانگی دەیە ئەوەی کە تا ئێستا هەیە یعنی نزیکی وەزانم 25 میلیمەترێک تا ئێستا ئەوەی کە باری بێ لە شاری سلێمانی باریوە کەمترە لە چاوڕێژەی خۆیان بەڵام ئومێد بەخشە ئومێدەکەن ئینشاڵڵا لە مانگی 11 نزیکی ئەوەی کە پێشبینی کراوە بۆمان بێ نزیکی 50 میلیمەترێک یعنی وەرزی پاییزمان مەفرۆز وایە 100 میلیمەترێک باران داهاتمان هەبێت لە وەرزی پاییزە ئەیتر بەڵکو خوا بکات تا سەرەتای مانگی 12 ئەو بڕەبارانە بێت بۆ ئەوەی هەم پەڵەبەت و هەم ئەو بڕەبارانی کەوا پێویستە بۆ پاراوبوونەوەی خاک و دوجار ڕێبە بە تاوەبارانەکانی ترکە دابەز نەخوارەوە بگەن بە ئاستی ئاوی ژێرزەوی پاراوی بکاتەوە زۆر باشە دکتۆر با چینەوە سەر بابەتی باسی ئاوی ژێرزەوی زۆر یعنی سەخا هاوڵاتیە گەر تۆزێک لە بواری زانستی شارەزا بێ باز لەوە دەکرێت ئەو ڕێژە ئاوەی لەسەر گۆی زەوی هەیە نە قەترەیەکی زیادە بێ نەکەمە بێ لە ڕێی پرۆسەی بە هەڵمبوون و بارینەوە و هەور و چۆن ینی دەورانەدا لە شوێنێک کەمە بێ لە شوێنە زیادە بێ بۆ ئاوی ژێرزەوی چی ینی ئاوی ژێرزەویەکە کەمەکات لە لای ئێمە کەمەکە و لە شوێنێکی تر زۆرە بێ یان چۆن چۆنیە بۆ کەمەکە لە کاتێک کاگە بڕیار بێ کەون خۆی سروشتێن وابێ ئاوەکە کەم نەکە ئەو گۆڕانکاریەکان چۆن دروستە بن ئێمە ئەو بابەتی کە هەیە پێیوەستە بە تێرمێک زاراوەیەکی زانستی کە پێوتری گلۆبال کلایمەت چێنج گۆڕانکاری لە کەش و ئاو هەوای گۆی زەوی لە ماوەی ئەم 40 ساڵەی ڕابردووە تێکڕای دەرپەڕاندنی ئەو بڕە گازی دۆمۆکسیدی کاربۆنی کاکرێتە بەرگە هەواوە بە معدل نزیکی 8 ملیار تن گازی دۆمۆکسیدی کاربۆن کراوەتە بەرگی هەواوە ئەمەش حاڵەتێک لە دۆخی قەتیزبوون و پەنگ خواردنەوەی پلەکانی گەرما ئەکات پلەی گەرمای گۆی زەوی بەرزەکاتەوە ئەبێتە هۆکارێ بەستەڵەکەکان ئەتوێنێتەوە لافاو لە زۆر شوێن ڕوئەیە ئەوەی پێیوەستە بە بارانبارین و پاراوبوونەوەی کۆگە ئاویەکان بە تایبەتی سنووری ناوچەکانی خۆمان ئێمە یعنی سکێڵەکە گەر بە پێی جیهانی سەرنجی بین ئەو ناوچانێکەوە پێشتر بارانی تا ئەبارێت تاوەبارانی زیاتری بۆیت ئەو ناوچانێکەوە کێشەی کەم بارانی وشکە ساڵیانەیە زیاتر بەرەو وشک بوون ئەڕۆن هەر بۆیە من وەکو باسم کرد یعنی ناوچەکانی ئێمە ڕاستەوخۆ پێیوەستن بە بارانبارین و بۆیە ساڵێکە گەر بارانت کەم بێت پاراوبوونەوەی ئاوی ژێرزەوی کۆکە ئاویەکانمان کەمەکان ڕاستە تۆ بە سکێڵە گەورەکە سەرنج ئەیت ئەمەی کە پێوتری هایدرۆلۆجیک سایکڵ یعنی سایکڵی سووری ئاو کە هەیە لە دەریاوەکان وسەکان و بە پرۆسی بە هەڵم بوون دوجار بۆ هەورەکان دوجار بە ئاڕاستی وشکانی و ناوچە شاخاویەکان بارانبارین دەست پێەکە بەسەر زەویە ئەڕوا ئەچێتەوە ژێر زەوی سایکڵەکە جارێکی تر دووبارە ئەبێتەوە وەکو بڕ هیچ گۆڕانکاریەک لە بڕی ئاوی سەرگۆی زەوی ڕوونایە بەڵام لە ناوچەیەک پێ ئەچێت ڕێژەیەکی زیاتر لە باران ببارێ لە ناوچەیەکی تر کەمتر ئەبارێت تاوە باران پێشووتر بۆ نمونە ئەم بڕێکە ئێستا هەیە ئەوە جاران بواە لە مودەی مەسەڵەن ساڵانی پێشووتر پێچوو لە مودەی مانگێکە تۆ 30 میلیمەتر بۆ باریە بەڵام سەرنجەیت لە ناحەیەکی سەر بە هەولێر لە 24 ساعتە 56 میلیمەتر بارانە بارێ کەواتە ئەمە هەمووی پێیوەستن بەو ظاهرێکێک و وەکو باسمان کرد پێوتری گلۆبال کلایمەت چێنج ئەوەی کە پێیوەستە بە بڕی مەخزوونی ئاوی ژێرزەوی کۆگە ئاویەکان دابڕاون لە یەکتر ئەوە نییە هەمووی پێک وەکو یەک سیستەم پەیوەست بن بەیەکەوە ڕەبت ببن بەیەکەوە حتا بۆ بارانبارینیش جاری وایە کە باران ئەبارێت لە شاری سلێمانی هەندێک گەڕک یعنی بۆ نمونە سنووری مەسەڵەن ناوچەی لای ئەوە یا هەوارە بەرزە منتیقەیە تاوەکە بە تەرزە دەست پێەکە ئەوەی لای دەوروبەری بازیانە یا بۆ نمونە بەکرە جوۆیە سەرچنارە تاوەکە بارانە حاڵەوت و دۆخەکان وەکو باسم کرد گۆڕانکاریان بەسەرایەت ئەگەر وەکو ئاوی ژێرزەوی سەرنجی بین سلێمانی هەمووی یەک حەوزی گەورەیە کە سنوورەکەی تاکو ناوچەی خۆرماڵ و
تێبەڵۆ بیارە ئەڕوا بەڵام لە سنووری ئەزمەڕ و بەدیوی چوارتا و ئەو ناوچەوە حەوزێکی ترە لە سنووری بازیان بەدیوی لای خەتی چەمچەماڵ و ئەو خەتیاوە حەوز و کۆگا ئاویەکی ترە لەبەرەوە کۆگا ئاویەکانمان دابڕاون لە یەکتر ئەوە نییە هەمووی پێکەوە لە ژێرەوە بە یەک سیستەم پێکەوە ڕەبت ببوون پێ ئەچێ شاری سلێمانی هەندێک گەڕەکی ئێمە بە پێ و ئەحسایانی کە لە بەردەستمانە هەیە تا مانگی چواری 2021 بەراوردێکی بە مانگی چواری 2019 بەشێکی زۆر لە گەڕەکەکانی شاری سلێمانی ئاستی ئاوی 5 مەتر دابەزی بوو بەرەو چەمچەماڵ نزیکی 10 مەتر ئاستی ئاو دابەزی بوو ئەمە تا مانگی چوار سەرەتای 5 تا ئێستا بە تەکیدەوە ئەو بڕە زۆر زیاترە ئەمە بۆ سلێمانی کە دۆخی تۆپۆگرافیەکەی لەبارترەوە بڕی بارانەکە زۆرترە ئاوا بێ بە نیسبەت هەولێر و کەرکووک دۆخەکە زۆر خراپتر و گرفتدارترە کەواتەوە بەدەر لەوەی کەوا ئەگەر ڕێژەی بارانبارین و بەفر و تەرزە کەمتر بێتەوە کاریگەری ڕاستەخۆی لەسەر کۆگاویەکانی ژێرزەوی لە هەرێمی کورسانە بێ بەدەر لەوە دکتۆر هۆکارە دەستیەکان یاخود هۆکارە مرۆڤیەکان تا چەندێک ئەمانیش زیان بە کۆگاکانی یاوی ژێرزەویە گەێنن وە زیانەکان چۆنین لە کەوتایە ڕەنگە کەسێک وا بیرکاتەوە لێ من بیرێک لێم ئاوەکە دێرێنم دەخۆی خەمەوە عەرزەکە و دیسانچێتەوە خوارەوە بەس ئەمە زیانی پێگەێنێ لە ڕووی زانستیەوە چۆنیە خۆی بەداخەوە یعنی دۆخێکی نەخوازراوە هەرێمی کوردستانی گرتوتەوە ئیترم دۆخە نەخوازراوە پەیوەست بێ بە جێبەجێ نەکردنی یاساکان وەکو خۆی یان حاڵەتێک هاتوۆتە پێشەوە کەوا حکومەت وەک پێویست نەتوانێت ئاو بۆ هاونیشتمانیانی خۆی دابین بکە لەبەرەوە هەر هاوڵاتێکیش مافی خۆیەتی دەستی بگا بەسەر چاوە ئاویەکانی کاتێک وەک پێویست ئاوی پێناکە یان وەک پێویست متابعە ناکرێ و لێ پێچینەوە لەو هاونیشتمانیان ئەو لایەنەی تر ناکرێت خەڵک دەسەپا بۆ هەڵکەندنی بیر هەڵکەندنی بیر بەڕاستی ئەمە ئەبێت دوا کۆتا ئۆپشن بێکەوە خەڵک بیری لێ بکاتەوە یان هەوڵ بدات دەستی بۆ ببا بۆ چکۆم هەندێک کۆگا ئاویمان هەیە لە ژێر زەویە چەندین ساڵی ئەوێ بۆ پاراو بوونەوە کاتێک هاونیشتمانیەک بیرێک لێ ئاوە لە ژێر زەویە دەرئەکات بەڕاستی یعنی زیانێکی زۆر بەو مەخزونە ئاوە زۆرەمان ئەیات ئاوە باشەمان ئەیە لە ڕووی کواڵێتیەوە کە هەمانە بە پێی یاساکان بەتایبەتی بۆ سنووری شاری سلێمانی دەوروبەری مەفرۆزە دووری نێوان دوو بیر لە نزیکی 400 بۆ 500 مەتر کەمتر نەبێت ئەنجا تۆ بێیت ڕێی پێبەی بیری لێ هەڵبکەنێ بەڵام سەرنج بە کاتێک کە تۆ ڕۆی بۆ دەرەوەی شار بۆ نمونە بەرەو سیتەکە ڕویان بەرەو ئەو شوێنانی ترکەوە خەڵک بە ڕێژێکی زۆر بۆ نمونە باخی هەیە دیوار بە دیوارەوەی و بیر لێ درراوە بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورە ئەخڵقێنێ ئەگەر چی سەرەتاکانی لە ئێستا دەرکی پێکراوە یعنی وەکو باسم کرد بەپێی یاسا و بەپێی ئەو لێکۆڵینەوە زانستیانە ئەبوایە دووری نێوان ئەو بیرانە هیچیان لە 400 بۆ 500 مەتر کەمتر نەبوونە بەڵام کاتێک تۆ ماڵ بە ماڵ بەتەنیشتی یەکەوە بیر لێ ئەیە وەکو بێژنگێکە لێ کردووە ئەم هەموو کونە یا بڵێن ئەم هەموو بیر لێدانە لەم کۆگا ئاویانەیە هەیە ئاو دەرەکرێت لەوە ئەچێ زیات لە پێویستی خۆشی بەکاربێنێ لەبەرەوە ئاستی ئاو بە ڕێژەیەکی زۆردا ئەبەزێنێ کامە چەندین ساڵی ئەوێ بۆ پاراوبوونەوە ئەوەکو باسم کرد پێویست وا بوو بە پێی یاسام ئەم حاڵەت ئەم دۆخە ڕێک بخرایە نەک بەم شێوە بێسەرۆبەرەیەکەوە هەیە دکتۆر ئەمە بەداخەوە ینی توانم بڵێم دیوار بە دیوار هیچ ئێستا کللتوری دووبیریش دروست بووە لە شوێنێک هەر هەمان ماڵ هەمان هەوشە هەمان باخ دوو بیری شێڵێ هەزار واجب ئەمەیان نەبوو ئەمەیان بەداخەوە باران کەمە بێتەوە بیرەکان ئێمە لی دەدەین زۆر کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی بەڵام ئەی چۆن پڕە بێتەوە ینی چۆن بەدەر لە باران بارین ئێستا بۆ نمونە پێم وان بێ ڕێژەی ئاوەڕووی پس شاری سلێمانی حسێ بکەین ژمارەیە کە من دقیق لە یادمێ بەس دۆری نەزانم 5,000 شتێک زیاتر بوو مەتر دوجا ئاوە ڕۆژانە دەچێتەوە ژێر زەوی ئەمانە زەوی پاڵتەی ناکاتەوە بۆ کۆگایانە یاخۆ چی لێ دێکە و ئاوە لە کۆگایەتە سەرەوە لە کۆتایە بێت بە هەڵم ببێت بە باران دیسان ببێتەوە بە بچێتەوە ژێر زەوی یانی چی لێ دێت لەوێت تۆ خاڵی دەکەی ئیلابێ بە باران پڕبێتەوە یا خۆ هیچ هۆکارێکی تر هەیە دەست خۆش بێت بابەتێکە دوڕژان تێگەشتنێکی هەڵە هەیە لە هەیە نیشتمانیان یعنی کابرا باخێکی هەیە دوێنمێکە یان جاری وایە مەساحەکەی بچووکترە بیرێکی لێیەوە ئیکا بە دوان و بەسییان بەپێی لە ڕووی زانستی هایدرۆجیۆلۆجیەوە و ئاوی ژێرزەوی دوو بیر ئەگەر مەسافەکانیان نزیکی یەک بن ئەمەی تری دووەمیشان حتا ئەگەر قوڵتر لێیە لە زهنی خۆیان وای دانابێت بە دوو بیر ڕێژەیەکی زۆرتر ئاوی دەست ئەخات هەردووشی ئیش پێکات بەپێی ئەو لێکۆڵینەوە زانستیانە
بڕی زیادبوون لە داهاتی ئەو بیرەی دوم کە دەستی ئەخا لە ساڵاتدا زیاتر ناکات. بۆچی؟ چکم تۆ ئەم ئاوە لەم بیرە دەرەکەی ئاستی ئاو لە ناو بیرەکە بە تەنهادا نابەزێنێ، بەڵکو بە چواردەوری خۆیان ئاستی ئاو لەو ناوچێ لەو دەوروبەری ئەو بیرە ڕۆ ئەچێنێ، دای ئەتەپێنێ. لەبەرەوە بیری دووەمیش حتا ئەگەر دەستکا بە لە دەرهێنانی وەکو باسم کرد بە ڕژەی لە 100 یعنی ئەگەر ئەمەی تریان لە چرکەیەکە 50 لیتری باتێ، یعنی بڵێم لە دقەیەکە بۆ نمونە 100 لیتری باتێ، ئەمەی دووهەمیان 10 لیتر ڕێژەکە ئیزافە ئەکا بۆ بڕئاوەیەوە پێشووتر دەستی کەوت، یعنی بە هەردوو بیرەکە 100 لیتر زیاتری نایەتێ، 120 لیتر زیاتری نایەتێ. لەبەرەوە تۆ هاتی هەم پارەیەکی زیاترت سەرف کرد لە ڕووی تیجاریوە کە تۆ ئەگەر بیت بیرکەیتەوە لەگەڵیشە ئاستی ئاوی دراوسێ و دەوروبەرەکی خۆشت زیاتر داتەپان. بۆیە ئەمام کەیسەیەکە ئێستامە لە سیتەک کێشەی زۆرێک لەو خەڵکو هەمنیشتمانیانی کە باخیان هەیە وای لێ هاتۆ بۆ نمونە بیرەکانیان 10 دقە زیاتر چارێکێک زیاتر ئاو نایەت. لەوە چەند ساڵە پێش ئێستا بە سەعات ئیشی پێ بکردایە کێشە گرفتی نەبووایە. ئەم حاڵەتێکەوە باس کرا. حاڵەتی دووەمیشان کە بەڕێزت ئاماژەت پێەیە مەفرۆز وایە هەموو سیتیەک هەموو پرۆژەیەکی گەورە بابەتێک هەبێ پێوترە ریسایکلین، یان بڵێن جارێکی تر چۆن ئەو ئاوە بتوانرێت سوودی لێ ببینرێتەوە، مەرجنی هەر بۆ خواردنەوە بێت. ئەکرێ بۆ ئاودانی باخەکان ئەوانی دەوروبەریان بۆ شتنی ئەو سەرجادە و ئەو غەسلی سیارە و ئەو بابەتانی کەوا بەکاربێنرێ. مەرجنیە تو هەر ئاوە پاکژەکەی کەوا لە کۆگا ئاویەکانە هەیە بە کواڵەتێکی زۆر باش تۆ بیت ئەم ئاوە پاکە بۆ ئاودانی باخ و بلوارەکان و ئەم بابەتانی تریکەوە هەیە بەکاربهێنرێت. ئەمانە ئیشی دەوڵەتن بەڕاستی، ئیشی حکومەت و ئیشی وەزارەتە پەیوەندیدارەکانن کە ئیجباری سیتیەکان بکەن، ئیجباری پرۆژە پیشەسازیەکان بکەن وەکەوەی کە لە وڵاتانی دراوسەیە هەمان. ینی لە زۆرێک بۆ نمونە لە تورکیایان لە وڵاتانی دراوسێ ئیجبار کراونەوە پرۆژانە کە ئەبێ وحدەیەکی تریتمنت پلانتی تیابێ، معالەجەکردنی صحیح هەم ئاوەڕۆکەی هەم ئەو ئاوەی کەوا هەیە بۆی هەم ئاوەکانی تر پیس نەکات لەلایەک و هەم ئاو بڕێکی زیاتر لە پێویستی خۆی بەکار نێنرێ هەم بەکاری بێنە بۆ سەوزکردن. لەبەرەوە ڕاست ئێمە پێکاتی خاکەکەمان بە شێوەیەکە خۆی وەکو فلتەرێک دەور ئەبینی ئەمە پاکەکاتەوە. یعنی هەڵکەوتەی جوگرافی شاری سلێمانی و پێکاتی خاکەکەی بە شێوازێکە حتا ئەم ئاوی ئاوەڕوانی کەوا هەیە ئەگەر بە شێوەیەکی زانستی مامەڵی لەگەڵا بکرێت ئەتوانرێت بپاڵێورە جارێکی تر ڕیچارجی کۆگا ئاویەکانمان بکاتەوە، بەڵام نابێ بهێڵڕێت، یعنی حاڵەتی ئاوی پیس و ئاوی قورس تێکەڵ بکرێت بۆەوەی لە مەدایەکی دوورە مەترسی لەسەر کۆگا ئاوی و لەسەر ناوچەکانی دەوروبەریش دروست نەکات. کەواتە یعنی ئێستاکە ڕێژەیەکی زۆر با بڵێن ئاوی ئاوەڕۆ دەچێتە ئاوەڕۆکان و تونێلەکانی ئاوەڕۆ، ئەمە چی لێ بەسەر دێتەوە؟ دەبێتەوە پاڵنەرێک بۆ پڕکردنی کۆگاویەکان یاخود زیانی پێدەگەێنێ ئەگەر زانستیانە مامەڵی لەگەڵ نەکرێ؟ ئەمەی کە لێرە هەیە ئێمە زۆربەی ئاوەڕۆکانمان سندۆقین، یعنی کۆنکرێت کراوە، بواری ئەوەی نییە بۆ نمونەم ئاوەڕۆیە کە ئەڕوات بەناو خاچێکا بڕوات بە پاڵێورێ و پاڵەفتە بێ بچێتەوە تێکەڵ بە ئاوی ژێرزەوی بێ. لە ڕێی سندۆقی هەموو دوجار ڕبط کراوە لە ڕێی نێتوەرکەکەەوە شەبەکەیەکەوە ئەخرێتەوە سەر تانجەرە و لێەوە ئەڕوا بەرەو دەریاچەی دووکان. یعنی بەم ڕێڕەوەیە کە ئاڕاوی کە بڕۆشت بێ بۆ تانجەرەوە بینێ، ینی چکارە ساتێکە بەڕاستی، ینی ئاوەڕۆی شاری سلێمانی هەمووی لەگەڵ ئەو خۆڵ و خاشاکەشی کە فڕێ ئیرێ لە تانجەرۆ دوجار ئەمانە هەمووی تێکەڵ ئەبن، ژینگەی ئەو ناوچەیان هەمووی پیسکردون، نەک هەرە ناوچەیە مەترسی لەسەر دەریاچەی دەربەنی خانیش دروست بووە و بەشێکی زۆر لە بەپێی ئەو توێژینەوانە و بەپێی ئەو داهیتانەیەکەوە لە بەردەستا بووە ئاوی دەربەنی خان بەداخەوە، ینی بەپێی ئاماژەکانی ساڵی ڕابردووە و تەحلیلاتانی کەوا کراوە بەشێکی زۆر لە ئاوەکەی ملەوەز بووە، ینی پیس بووە بە مادە قورسەکان مادە ئۆرگانیەکان کامە دوجار ینی هاونیشتمانیانی ئەو ناوچەیە باجەکەیان یاوە نەگەوە، ینی حتا لەو ڕێڕەوەی کە ئاوی تانجەر و ئەڕوات تا ئەگا بە دەربەنی خان و لقەکانی تریشیکێت خەڵکێکی زۆر بژێوی لەسەر کشت و کاڵ و مەڕداری و ماڵداری هەیەی، یعنی مەترسەکە هەر بۆ ئاوەکە نیە بەڵکو خاکەکەشی پیس کردو بەروبووم کشت و کاڵەکەشی پیس کردووە بەروبوومە ئاویەکانیش کۆمەڵێک بەرەمی ماسیوانە ئەوە هەربوونی نەماوە، ینی ئێستاوەکو لە ئەرشیفە مێژوویەکانە باسەکرێت پێشووتر بۆن منە تانجەر و خەڵک ڕای ماسی تیا کردو، ئێستا ڕای ماسی هەربوونی نەماوە باسی نەماوە لەبەرەوە بە تەواوی ئەو ناوچەیە بەڕاستی پیس کراوە کە بەداخەوە ئێمە کەڵچەرێک لە ناومانە باوە تا نەگەی بە مەترسی و باجەکەی نەی ناکەویتە خۆی و مشوری ناخۆیت.
خۆیەوە بەداخەوە هیوادارین ینی ئیش لەسەرەوە بکرێت پێم وابێت دکتۆر بەس بە ڕیچار و بە ڕیسایکلین و بە خاوێنکردنەوەی ئەو ئاوەڕۆیە کرێت ئەو نەمامە زۆرەی کە خۆشبەختانە لە سلێمانی هەیە هەر بەوانە ئاو بدرێت لە مەترسی وشک بوون بەدەمە بابەتێکی تە ڕەنگە تۆزێک پەیوەندی بە بابەتەکەمان نەبێت. وڵای من ئەمە لێرە حەزم کرێک ئیشارەت بم یعنی پلان داهێنانی ئەوێت لەلایەک ساڵانە ئێمە ئەگەر هەموو هەرێمی کوردستان بە تێکڕە حسابی ئێریاکەی پانتایەکەی بکەین نزیکی 40,000 کیلۆمەتر دووجایە سنووری هەرێمی کوردستان. ئەگەر ساڵانە 500 میلیمتر باران ببارێ کەواتە داهاتی ساڵانەمان تەنها لە باران و 20 میلیارد متر سێجایە. 20 میلیارد متر مکعب داهاتی ئەومان هەیە تەنها لە بارانەوە. یعنی ئەگەر لە 140 ئەو بارانەش ببێتەوە بە هەڵم کە لەو باوەڕام کەمتریش ئەبێتەوە بە هەڵم یعنی تۆ بڕێکی ئێجگار زۆر 12 یان 13 میلیارد متر سێجا ئاو داهاتت هەیە تەنها لە بارانەوە. ئەوەشی کە هەیە لە ڕووبارە گەورەکانی زەی گەورە و زەی بچووک و خابوور و سیروان و ئەمانە بە ساڵانە نزیکی 22 بۆ 25 میلیارد متر سێجا ئاومان هەیە. کۆگە ئاویەکانمە نزیکی 4 میلیارد متر سێجا ئاوی هەیە یعنی مەخزوونەتیایە نزیکی ئەو ئاوەشی کە لە دەریاچە و بەنداوەکانە کۆبەت و نزیکی 12 میلیاردمان هەیە یعنی بە معدل ئێمە نزیکی 40 میلیارد متر سێجا داهاتی ساڵانەمانە کەوا وەکو ئینپوت ڕێژەیەکی ئێجگار زۆرە ئەوەی کە سەرف ئەکرێت ناگاتە 10 میلیارد یعنی ئەوەی کە ساڵانە لە هەرێمی کوردستانە سەرف ئەکرێت کەمتر لە 10 میلیارد 30 میلیاردمان ئێمە لە فایزین لە زیادەین. بەڵام ئەم قسەی بۆ کاتێک بۆ چ کاتێک ڕاستە کاتێک ڕاستەکە بۆ نمونە ئێران ڕێڕەوی ئەو بڕئاوەی کە وەکو داهات ئەیا بە هەرێمی کوردستان لە ڕێزەی بچووک و لە ڕێی سیروانەوە گۆڕانکاری تیانەکە بەداخەوەی کە ئێستا هەیە سیروان لە ئێستاە وشک بووە ئەڵوان کەوا پێشووتر لە ناوچەی گەرمیانە وشکی کردووە یعنی بەڕاستی ئەمە زەنگێکی مەترسیناکە ئەبێت حکومت ڕابچەکێنێ بیهەژێنێ کە وەکو لە ئێستا کەوتونەتە خۆیان و بیر لەوە ئەکەنەوە دەستکەن بە دروستکردنی پرۆژەی زۆرترین ڕێژەی بەنداو دروستکردن یعنی ئێمە بۆی سوود لەو بارانە ببینین یەک ئەبێت زۆرترین ڕێژەی بەندا و بەنداوی بچووک دروستکەین لەلایەکی ترەوە حاڵەتی ڕیسایکلین و تریتمنت بۆ سیتەکانمان دابنین و لەگەڵیش یعنی خەڵک وشیار کرێتەوە کەوا چۆن دەست بە ئاوە بگیرێ بۆی لە مەترسی وشکە ساڵی و قەیرانی ئاو دەرباسە. دکتۆر هەچەند کاتمان زۆر کەمە بەس تۆزێک پرسیارم ماوە بە خێرایی بوونی وەڵامان بێتەوە سپاسەکەم بوونی بەنداوی زۆر کاریگەریشی لەسەراوی ژێرزەوی دەبێت کەناڵەکان پڕ دەکاتەوە کۆگاکان سوودی لێوەردەگرن. با من بە ئامارێک وەڵامە بەمەوە تورکیا ئەگەر چی خۆی لە ناو سەرمایەکی ئاوی ئێجگار زۆرایە یعنی ئەو بەدەر لە پرۆژەی گاب کە 22 بەنداوی لەسەر هەردوو ڕووباری دیجلە و فڕات دروست کردووە بەپێی ئامارەکان تورکیا 583 بەنداوی دروست کردووە لە ناو خاکی وڵاتەکەی خۆیە لەسەر هەردوو ڕووباری دیجلە و فڕات و لقەکانی تری. ئێران 87 بەنداوی دروست کردووە. سووریا بم هەموو قەیران و ئەزمە و کێشێکەوە هەیەی 78 بەنداوی دروست کردووە. عێراق ژماری و بەنداوانی کە دروستی کردو لە پنجەکانی دەستێ ناپەڕێ. هەرێمی کوردستانەوە هەر باسی مەکە زۆر کەمی کردووە. ئەم ئاماژانە چیت پێ ئەڵێن یعنی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەلایەک لەولاوە تورکیاکەوە لە ئێستا خەریکە عێراق خنکێنە یعنی لە ڕێی ئەو پرۆژانەی کەوا بەنداوانی کە لەسەر بەناوی گاپ کە لەسەر دیجلە و فڕات دروستی کردووە داهاتی ئاوی بۆ عێراق بەڕێژەی لە 140 تا لە 150 کەم کردوێتەوە. ئەوە ئێران وەکو باسم کرد ڕووباری سیروانی وشک کردووە ئەڵوەنی وشک کردووە مەترسی لەسەر زەی بچووک هەیە دروستیکە ئەمانە هەمووی بەڕاستی پێمان ئەڵێن حکوومەتی هەرێمی ترکاتی ئەوەیەتی پلانێکی خێرا و توکمە دەست پێ بکە هەوڵ بدا زۆرترین ڕێژەی بەندا و بە قەباری گەورە و بچووک لەکوێ بۆی کرا بۆی ڕەخسا دروستی بکە بۆی تۆ لەلایەک سەرچاوێکی ئاوی بۆ چەند گوندێک لە ناوچەیەکا دابین ئەەکەیت کە لە کاتی هاوینە کێشەی کەم ئاوینە بێ لەلایەکی تر ئاستی ئاوی ژێرزەویت جێگیرەکەیت لەلایەکی تر تۆ ئاسایشی ئاوت ئاسایشی خۆراکت بەرقەرارەکەیت. زۆر باشە. دکتۆرگیان بەدەر لەم ڕێکارانە چۆن وتمان هۆکاری مرۆڤی بە بیرەکان و کەمی هۆکاری سروشتی بە بارانبارین دەبێت هۆی کەمبوونەوەی ڕێژی ئاوی سێرزەوی لە کۆتایاوی سەرزەویڵێن لە ئاستی ڕووی دەریا لە هەموو جیهان لە هەموو گۆی زەوی یەک ئاستە بەڵام ئاویستی ئاوی ژێرزەوی لە هەموو جیهان یەک ئاستن لە بەروی حوزی جیاواز بێت کاتە گۆڕانکاریەکەش لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازی هەیە. ئاسی ئاوی سەرزەویش لە ڕووی جیهانە ئێستا یەک ئاست نییە چکۆم وەکو باسم کرد ئەم قەیرانی گلۆبال کلایمێت چێنج و گۆڕانکاری کە لە کەش و هەوا ڕوویەکانیش بەرزونزمیان تێک بەستەڵەکەکان ئەوەی کە ئێستا لە باکوور و بەستەڵەکانی باشووراکە هەیە کاتێک کە ئەتوێتەوە ئاستی ئاوی دەریاکان بەرزەکات و کە بەرزی کردو زۆرێک لەو شار ویلایەتانی کەوا لەسەر دەریاکانن مەترسی نقمبوون و ژێر ئاوکەوتنیان هەیە
ڕاستە بە نیسبەت خۆمان و کۆگا ئاویەکانمان وەکو باسمان کرد دابڕاوە ناوچەیەک لە ناوچەیەکی تر پەیوەست نین بۆیە حەق وایە پلانێک مەنیجمنتێکی گونجاو بۆ هەر ناوچەیەک بۆ هەر حەوزێک ئاوزێڵێک دابنرێت و بەڕێوەبەری تێمەعنیەکان ئەو وەزارەتانی کەوا پێیوەستن بەو بابەتە هەڵسەنگاندنێکی زانستی دروست بۆ دۆخی ئاو سامانی ئاومان و ئاوی ژێرزەویشمان بکەن تا لەسەر ئەو بنەمایە پلان و بەرنامەکانی خۆیان دابنێن. گرنگترین ئەو ڕێنمایانەی پێویستە لایەنە پەیوەندیدارەکان ئێستا بیگرنە بەر بۆ پارێزگاریکردن لە ئاوی ژێرزەوی چین؟ بە خۆشحاڵیەوە ئەوەی کە من ئاگادارم بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی هەوڵێکی باشی یاوە بۆ ڕێگریکردن لە زۆرتر لێدانی بیر لە ناوچەی سینەمانی و ناوچەکانی دەوروبەر ئەبێ هەوڵ بدرێت کەمترین ڕێژە بیر لێ بدرێ و ئەو بیرانی تریشی کەوا هەڵکەنراوە نابێ هەروە بە شێوەیەکی عەشوایی خەڵک بەکاری بێنێ. ڕاستە بیرەکە لە ناو سنووری باخەکەی خۆی یا ماڵی خۆیاتی بەڵام ئەمە لە دنیاە پێوەری لەسەردانراوە ئەبێت یاسای باش بەکارهێنان و بەڕێوەبردننی سامانی ئەو کە لە پەرلەمانی کوردستانە نازمنەوە ماوەی پێشوە ئایا بەڕێکرایاننا ئەبێ بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەبێ مەنیجمنت و ئیدارەدانی سەرچاوە ئاویەکانمان بەرقەرار بکرێ و لەگەڵیشیا وشیارکردنەوەی هاونیشتمانیان کە سامانی ئاوەی کە لە ئێستا هەیە بەڕاستی مەترسی لە ناوچوون و لە دەستدانی هەیە. دەستکان خۆش سپاس بۆ ئێوەش بۆ ڕەخساندنیم دەرفەتە. وڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دارا فایق پسپۆڕی ئاوی ژێرزەوی لەم تەوەرەیە لەگەڵ مامون سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانی ئایزان ناوبڕێکمانەوە دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان دیارە لە هەرێمی کوردستان لە مێژوشدا و لە ئێستەشدا لە یادی مەولود لە مانگی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی پێشوای مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگی بە یاد و یادکردنەوەی ئەو بۆنەیە پیرۆزە داوە. بێگومان لە مێژووی جیهانی موسڵمانانیش سوڵتان مزەفەرەدینی کۆکەبەری لە هەولێر یەکەمین کەسێک بوو یا خود یەکەمین با بڵێن بزافێک بوو توانی وای کرد یادی مەولود بکاتە کللتورێک کانی کللتورێکی مسلمانانەی کوردانی پێوە وابەستە کرد دواتر بە زۆربەی ناوچەکانی جیهانی مسلمانان بڵاو بوویەوە. ئەم کللتورە هەر لە هەرێمی کوردستان ساڵانە لە شار و شارۆچکە و گوندە دوورە دەستەکانیش یادی مەولود دەکرێتەوە. یەکێکیش لەو شوێنانەی زۆر گرنگی بە یادی مەولود دەدا پارێزگای هەڵەبجێ و مزگەوت و وەروەها زانە ئاین و دانیشتوانەکەیەتی. هاوکارانمان لە یادێکی مەولود لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەڵەبجە بەشدار بوون، ڤیتێکیان بۆ ئامادە کردوین، ئێمەش پێکەوە لەگەڵێەوە بینەری دەبین.
لە کوردستانەکەی ئەیوبی و نەوەکانی کابانەوە نزیکی چواردە گەنجی بەڕێزمان خەریکی سەرقاڵی خولی بانگبێژی بوون. سپاس بۆ خواخولەکە بە سەرکەوتویی پاش دوو دانەمانگ کۆتایی پێهات و هەروەها دوو کەسی تری بەڕێزیشمان واتە نوێژخوێنی مزگەوتی بەهەشتن ئەلحەمدوللا هەموو قورئانی بەرز و پیرۆزیان لەبەر کردووە. ئەمە جێگەی دڵخۆشیمانە کە ئێمە تەنها یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سرودێکە قەتیز نەکەینەوە بەڵکو بەرهەمی یادی لەدایک بوون ئەوەیە کە بەڕاستی درێژە بە سنەتی بدەین درێژە بە سیرەتی بدەین کە یەکێک لەو ئەمانەتانەی بۆ ئێمەی بەجێهێشتووە بریتیە لەوەی کە قورئان فەرامۆش نەکەین بە خوێندنەوە بە لەبەرکردن بە جێبەجێکردنی لە ژیانی ڕۆژانەماندا و ئەم شەو پێمان خۆش بوو ڕۆحی پاکی بانگبێژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شادکەن بەوەی کە مژدەی بدەینێ کە گەنجانەگەن تا ئێستش لەسەر سیرەت و ڕێڕەوی تۆن لە بانگبێژیان بۆ مزگەوت و بۆ بانکردنی خەڵکی بۆ ئەنجامدانی ئەو خەڵاتە گەوهرە ئاسایی کە پەروەردگار پێشکەشی بە ئومەتی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم کە نوێژە. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. سپاس بخوا پاش سێ ساڵ کە خۆی گەورە فەزلی خۆی بەخشی پێمان وەکو گەنجێکی شاری هەڵەبجە وەکو موسڵمانێک خۆی گەورە ئەو فەزلی پێ بەخشین کە بتوانین قورئانی پیرۆز دەبەرکەین کە ئێمە خاوەنی نین تەنها خۆی گەورە توانوێتی ئەو تاقە و زێ بە ئێمە بەخشێت تاوەکو ئەو فەزلە گەورەی بدا بە ئێمە. قورئانی پیرۆز پێویستە پلانێکی تۆکمە هەیە تاوەکو ئەوەی کە لەبەر و لەبیر نەچێتەوە چونکە قورئانی پیرۆز لە چەندین ناحیە بۆنە ناحی متەشابیاتی كما گرنگی بە ناحی متشابهات بە گرنگی مەناحی تەفسیری بێ تاوەکو بتوانی ئەو حیفزی کە کردوتە بیهێڵیتەوە لە مێشتا چونکە حیفزی قورئان تەنها ئەوە نییە کە تۆ لە بەریک سپاس بە خوای گەورە بەڕاستی ئەو فەزلەی خوای گەورە بە هیچ مرۆڤێکی تەنها لە کەمێک لە مرۆڤەکانی نەبێت پێبەخشێ ئەوە کە فەزلی خۆی ئەمە هەمیشاڵین هیچ شتێک ئێمە خاوەنی نین تەنها خوای گەورە خاوەنی ئەو شتانە کە بە مرۆڤەکانی ئەدات. بەڵێ جان دووبارە سڵاوتان لێبێت. بابەتی دووهەممان بابەتێکە ئەویش باسکردنە لە هەفتەی تەندروستی ددانەکان هاوکارمان جلال محەممەد لە نەخۆشخانەی بەخشین لەوێ لەگەڵ پزیشکێکی پسپۆر بەڕێز دکتۆر ئالانتەها لەوێ میوانەتی بابزانین لە هەفتەی پزیشکی و هەفتەی تەندروستی دەموددان لەوێ جەلال لەگەڵ میوانەکەی چ گفتوگویەکمان بۆ دەکەن. جەلال سڵاوت لێبێ سڵاو لە کاک دکتۆریش ئەگەر لەم تەوەرەیە کۆمەڵێک زانیاری باشمان پێخوای پەروەردگار سڵاو لە تۆ شوان لە بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ بێت. دیارە تەوەرەکەمان قسەکردنە لەسەر ڕۆژی گیانی پاراستنی ددان لە نەخۆشخانەی بەخشینەوە لەگەڵ یەکێک لە پزیشکە پسپۆڕەکانی چاندنی ددان لە سنتەری ددانی نەخۆشخانەی بەخشین قسە و گفتوگۆ لەسەر بەگشتی پاراستنی ددان دەکەین. ئەویش لەگەڵ بەڕێز دکتۆر ئالانتەها پسپۆڕی چاندنی ددان. دکتۆریان زۆر سپاس بەوە دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین ددان تا چەندە گرنگە بۆ مرۆڤ واتە بەشێکی جەستەی مرۆڤە بەڵام ئایا گرنگیەکەی لە چاو بەشەکانی ترا چۆنە؟ ئەگەر بەگشتی باسێکی ددان بکەین ددان دوو ئەهەمیەتی هەیە دوو ئیشی هەیە.
یەکیشان جوانیە یەکیان کارەکەیەتی لەبەرەوەی لە خی گەورە لە وەچی ئینسان لە دەموچاوی ئینسانە دروستی کردووە بوونی ددان واتە بەشێک لە جوانی دەموچاوی ددان ینی جوانیەکەی هیچی کەمتر نییە لە لوتی ئینسان لە چاوی ئینسان ئەوە بەشێکی ئیشی ددانە نەمانی ددان دەموچاو ناشرینە ئەم بەشی جوانێکی بەشی دووهەمی ئیشەکەیەتی کە لە ناو داما کاتێک تۆ خواردنە خۆی جوینی هەر پارویەک هەنگاوی یەکەمی هەرسی خواردنەکە دەست پێەکە واتە گەردان نەبوو هەنگاوی یەکەمی هەرسکردن لە ناو جستەیە پەچی ئەکەوێ و ئەوەش مەعیدە و بەشەکانی تری هەرسکردن تێگەیە زۆر باشە مرۆڤ کە لەلایەک دەبێت لە دوای 6 مانگ بەرەبەر ددانەکانی دەردێت ئایا ئەم ددانەی دیساق و سەلامەتە ئایا شتێک هەیە لە ویراسیە بۆی بمێنێتەوە هەرچەندە ئەگەر ددانەکان بپارێزین دوجار بەهۆی ئەوەی کە لە ویراسیەوە بۆی هاتووە گرفتی بۆ دروست ببێت ددان لە 8 هەفتەی ناوسکی دایکەوە دەست بە دروستبوونەکە لەو کاتەوانێ پێکهاتی دانەکە دروستە بێت لەبەرەوە کاتێک دانێگێتە دەرەوانێ 6 مانگە لە 8 هەفتەوە یعنی حساب کە تۆ 8 مانگە ئەم دانە دەستی کردۆ بە دروستبوون و 6 مانگی دوای لەدایکبوونیش 14 مانگە ئەم دانە خەریکی دروستبوونە خەریکی ئەوەیە دانەکە دروستە بێ باشە هەموو خواردنێکە دایکەکەی خوا ئەو خواردنانەی کە لە کاتی حەملەکەیە ئەی خوارد خواردنێکی تەندروست بێ دانێکی تەندروست دروستە بێت چکە وردە وردە ئەچێتە پێکاتی ئەو دانە و یەک جارە و جارێکی تر ئیتر ناگۆڕێ پێکاتی ئەو دانە کۆمەڵێ دەرمان و عیلاجەیە کە خۆمانی لێپارێزین بۆ دایکێکی دووجان بینوسین چکە خواردی ئەچێتە پێکاتەی دانەکەەوە دانەکە ناتەندروستە بێ هەرچەند دوایی بیشی پارێزی ینی چەند قاتی دانێکی ئاسایش بیپارێزی دانەکە هەر زەرەرە هێنێ کەواتە ئەمە شتێکە توانی بڵێ ناوینانین ویراست ناوینانین ئەوەی کە لە باوچێکەوە هات بێ بۆ منداڵەکەی لە دایکێکەوە هات بێ بۆ منداڵەکەی بەڵام خۆی بۆ خۆی دانەکە هاتووەتە دەرەوانێ هێشتا هیچ نەبوو هێشتا بەرکەوتنی لەگەڵ هیچ خۆراکێکە نەبووە دانێکی ناتەندروستە کەواتە ئەکرێت دانێک لە کاتی دەرهاتنا پێکهاتەکەی فەرقی هەبێ لەگەڵ دانی کەسێکی ترە واتە ئەوەی کە دەیبین گرفتێک بۆ دەدان دروستە بێ هی ئەو فترە زەمەنیە کە لە سکی دایکە بۆ پەیوەست بووە بە خۆراکی دایکەوە یاخود بۆ نمونە دەڵێ ددانەکانی من خراپن بەڵام بزەبدۆ ددانەکانی باوکم وابوون یا ددانەکانی دایکم وابوون ئەم قسێ زۆر دووبارە دەکرێتەوەنێ مەسائلی ویراست لەوانەیە کەم تا زۆر بەشێک پەیوەندی هەبێ لەبەرەوەی هەموو شتێک تۆ لە باوانەوە وەریەگری بەڵام ئەم قسەیە زۆربەی هاوڵاتی زۆربەی نەخۆشکە دێتە لامان کردوێتی بە بیانوویەک بۆ خراپی دانەکانی بەڵام هەندێجا من بە نەخۆشەکان ئەڵێ مەڵم لەواچێ بە ویراست هەر ئیهمال بن دانتان نەشۆن دان ناشۆن بە ویراست ئەویان بە ویراسی بۆ مابێتەوە ئەیجی ناممکنی ینی هەموو کەسێکێ دەڵێ باوکم خراپ بوو من بۆ خۆم وەکو خۆم باوکم دانی خراپ بوو زوو دانی نەما خوالی خۆش بەڵام مندانەکانم باشە بۆ زووتر دەسم کردو بە دانیشتن زۆر باشە دکتۆر کاتە لە ئێستەیە بۆ نمونە گرنگسیان ڕێنمایی بۆ ئەو دایکانی کە حەملیان هەیە چییە بۆی کە بیر لە تەنها ئەوە نەکەنەوە گەشەی منداڵەکە لە سکیانە چۆنە بیر لەوە بکەنەوە ئەو مادە خۆراکیانە و ئەو دەرمانە کیمیایانی کە دەبێ وەکو دەرمان دکتۆر بۆیان دەنووسێ چی بەکاربێنن چی بەکارنێنن کە پەیوەستێ بە ددانی منداڵەکەیانە هەموو خۆراکێکی تەندروست بۆ کەسێکی گەورەکە ئیخوا مەسەلەن هەموو پزیشکی ڕێنمایی ئەوە کە میوەهات زۆر بخورێ سەوزە زۆر بخورێ گۆشت و مریشت مەسەڵەن گۆشتەمەنی بەعام بە پێی پێویست بخورێ ئەمە دایکێک عادەتەن بۆیە ئەمە بۆ دایکی دووجان لە سەرەتای دووجانێکەوە زۆر جار مەسەلەن خواردنی بۆ ناخورێ ئیهمالیەکە یان مەسەلەن دەستباتە خواردنی هەنێک شیرینی و مەسەلەن نەستەل و ئەم جۆرەشتانە و جێی خۆراکە ڕیسەکانی بۆ بگرێتەوە لەبەرەوە ڕێنماییەکەین خۆراکە تەندروستەکان بخوا ژەمەکان بە ڕێک و پێشی بخوا هەوڵبا لە ژەمەکانە شتی متەنەوەعی تیابێ مەسەر نەیگرێ بە خواردنیەکە و ئیتر هەر ئەوە بێ بەس برنج بخوا با لەگەڵ برنجەکە سەوزە هەبێ با لە بینی ژەمەکانە میوەهات بخوا ئەوە بێتە هۆی ئەوەی کە دانێکی تەندروست بۆ مناڵەکە دروست بێت لە ڕووی عیلاجی شەوانەیە لەوانەیە مەسەڵەن ئێستا وەکو پزیشکی ددان ئێمە خۆمان لە دووسێ عیلاجە پارێزین هەموو پزیشکیشی دانیش ئەو زانیاری لایە و تەمان پزیشکی
ئەکیید پزیشکی ژنان و مناڵبوونەکانیش ئەوە دەزانن دووسێ نەوعی عیلاجە ئەوانە کە ئێمە نابێ بین بۆ ددان خراپە و هەموو پزیشکێگەی زانێ و ڕێنمایی لەسەر ئەوە هەیە و دایکانیش خۆیان زۆر حەزەرەکەن لە ینی کە دێن ئەڵێ حملم هەیە ئەگەر ئەو عیلاجە بخۆم خراپ نییە بۆ مناڵەکەم طبعا ئێمە لەو قسەیە بیلەوەژەکەینەوە خراپ نییە بۆ دانی مناڵەکەشی خۆمانی لێ پارێزین حەدە ئیمکانیانی ناچین بەلای زۆر باشە زۆروا بێنە سەر گرفتەکانی ددان لە چه خۆرانێکە دەستەکان بەگرفت هەندێک مناڵ دەبینین هەر دوای دووسێ ساڵی دی گرفتی ددانیان و هەندێکیش هەن بەتابەت قەدیمەکان دکتۆر چکە زۆر قسە لەسەر شۆردن دەکرێت خەڵکی قەدیم سیر دەکەی ددانی زۆر بە باشی ماوەتەوە بەڵام وەکو ئێستاش ئەم شۆردن و ئەم بەردەوامی ڕێنمایی کە ئێستا هەیە نەبووە کە ئێستا زۆرتر خراپ هەستەکەی زووتر تێگەچێت هەتاوی کە لە ڕابردوودا هەبووە ڕاستە گرفتی ددانەکرێ لە دوای 6 مانگ بۆ ساڵی لە دەرهاتنی دانەکەەوە دەست پێ بکە مناڵێک لە دوای 4 مانگ 6 مانگ زۆر تاخیر بێ 8 مانگ تا 10 مانگ دانەکانی دەست بە دەرهاتنەکە کە دان دەستی بە دەرهاتن کرد بەرکەوتنی دەبێت لەگەڵ خواردنە کە بەرکەوتن لەگەڵ خواردنە دروست بوو ئەبێ خزمەتی دانەکە دەست پێ بکە ئەگەر دەستی پێ نەکرد گرفت دەست پێەکە یەکێک لە گرفتە هەرە سەرەکیەکان کە ناو خەڵکا باوە کلۆری ددانە کلۆری ددان گرفتی سەرەکیە لەگەڵ کێشەی پووک بەعام ئەمە کلۆری لە مناڵەوە دەست پێەکە کێشەی پووکیش عادەن لە تەمەنی دواترەوانێ دەست پێ دەکات ڕێنمایی شتنی ددان ڕێگەی سەرەکیە بۆ ئەوی تۆ ددانێک پارێزی ئەوانێ پرسی تۆ مناڵێکی 6 مانگە دوودانی هاتوۆتە دەرەوە چی بکەم چۆن بۆی بشۆم هەتا 1 ساڵی تەمەن ئەتوانی تەنها بە لۆکێکی تەڕ بۆی بسڕی شیری بە مەمەنەی تێ شەربەتی بە مەمەنەی تێ کە خەوت بە مەمەیەک نەکەیتە دەمێ بۆی مناڵەکە بخێوێنی ئەوە ڕێگەی سەرەکی پاراستنی دانی مناڵەکە و بۆ گەورەتریش تۆ خۆت دانەکانە بشۆ بە مناڵەکەت چاو لە تۆ بکات چکە مناڵ هەمووی چاولێکەریە بۆ پرسیارش کە ئەڵێ پێشتر دانشتن نەبووە بەڵام دانەکانیان باشتر بوو هەموو ڕێنمایە نەبووە جۆری خواردن فەرقی کردووە مەسەلەن یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە بۆ پاراستی ددان مادەیەکەیە لە ناو معجونەکانە هەیە بێتێ فلۆرایت لە هەموو معجونێک کراوە بەڵام لە وڵاتانی تر حکومەت خەمی لێخوا کاتە ئاوی خواردنەوە ئەگەر تیای نەبێت بە ڕێژەی پێویست لێرە ئەو شتە هیچ سابێکی بۆ ناکرێت لێرەوە داوە لە لایانی پەیوەنددارەکە پسا بۆ ئەو کارە بکاتچکە پاراستی ددان کەمتری تێچێت لە چاکردنی ددان تۆ دانەکە پارێزی ڕێژەیەکی کەم فلۆرادێکیتە ناو ئاوی خواردنەوە دێمە ماڵەکان پێکاتی دانەکە بەهێزەکە درەنگتر کلۆرە بێت واتە شتنی دانەکە بە بەردەوامی لانی کەم ئەڵێ ئەزعەفل ئیمانە بێ شەو پێشخەوتن بشۆرێ هیچ مەجالێکی تیانە بەکارهێنانی پەتی ددان بۆ بینی دانەکان چکە تۆ کاتێ بە فڵچە دانەشۆی بینی دانەکانە پاناوێتەوە فڵچەکەی تێناچێت بەکارهێنانی پەت بەکار نەهێنانی چیلکەی ددان میزەرەرە پووکەکەت خراپەکە و هیچ ئیسیفادەیەشی لێ ناکەی مەگەر زۆر زەڕوربی لە شوێنێک پەتت دەست نەکەوێت لەگەڵ بەکارهێنانی ئەو معجونانەی کە بەعام هەموو فلۆرای دیانتیایە لەگەڵ لایانی پەیوەندیداری ژەمە لە هەمووی گرنگترە فلۆرایکێتە ئاوی خواردنەوەی ماڵانەوە ئیشێکی قورس نییە کلۆریتیەکەی فلۆرایلیشی دێک باش کاتە هۆکاری کلۆربوونی ددانەکان بە زۆری بۆ چێگەڕێتەوە کلۆربوونی دانەکان ئێمە کلۆربوونی دان لە ناودەمی ئینسانە زیاد لە 200 بۆ 400 جۆر بەکتریایتیایە لەم بەکتریایە چەند جۆرێک بەکتریا هەیە بەرپرسە لە کلۆری ددان چۆناهی کاتێک ئەمە خواردن نەخۆین خواردنەکە ئەگەر لەسەر ڕووی دانەکە بمێنێتەوانێ لەگەڵ ئەو بەکتریایە کارلێکەکە بەکتریاکە کارلێک بە خواردنەکە ئەکە بۆ خواردن لە ئەنجامی ئەم کارلێکە ترشەمادەیەک دروستە بێت ترشەمادە لە ڕووی کیمیاییەوە ئەم ترشەمادەیە تۆ با بڵێن ئەگەر زوو دانەکەت نەشۆی ڕۆژی جارێک دووجار دانەکەت نەشۆی زیاتر ئەم بەکتریایە ئیشی خۆیەکە لەسەر ئەو خواردنەی لەسەر دانەکە ماوەتەوە ئەم ترشەمادەیە وردە تەبەقەی یەکەمی ددان کوونەکە و ئەبێتە هۆی کلۆربوونی دانەکە کەواتە تاکە ڕێگە خواردنی ژەمەکان لە کاتی خۆیە نەخواردنی بینی ژەمەکان بە نەستەلە و پسکیت و ئەم جۆرانە خواردت با بڵێن ئەگەر تۆ بەس لە کاتی نان خواردنەکەیە بیخۆی لە ئەنجامی جوینی زۆر و ئەوە لیک ناودەم پاکاتەوانێ کەمتر تەسیرەکە شەوی ژێی شۆی ئەو کاتە تەسیری خواردنەکە کەمە بێتەوە ئەم بەکتریا ناتوانێت بە تەواوی ئیشی خۆی بکە بەڵام تۆ بەردەوام بۆ نمونە لە بینی هەموو خواردنێکە لە بینی بەیانی بۆ نیوەڕۆ 4 جار شیرینی خۆی 4 جار نەستەلا خۆی بەردەوام تۆ ڕێگە بەم بەکتریایی کاری خۆی بکات و دانەکەت کلۆر بکە واتە
نەخواردنی شیرینیەکان بە زۆری ئەگەر خوارد دەبێت دانە بشۆی لەگەڵ لانی کەمشتنی پێشخەوتن و بەیانیانیش بەڵام پێشخەوتنەکە تەرککردنی نییە هیچ مەجای توان بڵم دەریچەی خراپبوونی ددانەکان لە کلۆربوونەوە دەست پێەکە بەڵێ بۆ ددانەکان بڵێ چکە ئێمە خراپبوونی پوکیشمان هەیە ئەوی شەر سەبەبەکە گەڕێتەوە بۆ ئەو بەکتریانەوە بۆ نەشتن و بۆ خزمەت نەکردن بەڵام هی ددان لە دروستبوونی یەک نقطەوە دەست پێکا کە جاری وایە نەخۆش دێتە لای ئێمە بینی دانێک و دانێکی کلۆر بۆ هەر هەستی پێ نەکردووە دکتۆر دانەکەم لە پڕشکا بەڵام پێشتر کلۆر بووە ئیشی ساڵێک لەمەوە پێشە دانەکە کلۆرە بێت کە ئەم دانە کلۆر بوو ئەڕوا بوو ئەوەی قوڵ بێت و بچێتە سەردەمار و ئازار دروست بێ و ئیلتیهاب بکە و دانەکە بکێشی دانەکە لە دەست لە نقطەیەکی کلۆریەوە دەست پێەکە لە کلۆریەوە چارەسەرەکان ئەگۆڕنە گەرزوو لی بپرسیتەوە تاو کاتی کەیدی تەواو وێرانی کردویت و ئازار زۆرت بۆێنی ئەو کات سەردانی تۆ کلۆرێکی سەرەتایی هەیە ئەگەر کلۆریکی مەسەلەن سادە بێ ئەمە مەجموعەیە کلاسمان هەیە لە هەنگاوە سەرەتایەکان لە مەرحەلە سەرەتایەکانە تۆ گەربەی دانەکەت پڕکەیتەوە تەواوی ترە و دانە ناڵین هەتا هەتایە بەشەکان پڕکردنەوەیە بەڵام دانەکەت پارێز نەتێژ بۆ زیاتر بڕوە بەس تۆ هەندێک نەخۆشی ئێمە دێڵێم دانانەت کلۆرە ئەڵێ ئەوانەی ئازاریان هێوانی زۆر زەڕورە بوون ئەوانی کەواز لێوێنە لەوانەیە ئەمەش پەیوەندی بە باری دارایی خەڵکەوە هەبێ ئەو خەڵکەش نەحەق نییەکەواڵێ بەڵام سەرەتاکە پڕت کردەوە و چاکت کرد ناچێ بۆ مەرحەلەی دواتر کە چوو یعنی من دایم بە نەخۆش هەڵێم هەموو تێپەڕبوونی مەرحەلەیەک لە کلۆربوونیدان خراپبوونیدان چارەسەرەکە قورسترەکە مەصرفەکە زیاترەکە و مانەوەی چارەسەرەکە مدەکەی کەمترە بێتەوانێت زووتر چارەسەریکە کەمتری تێچێ زۆرتری ژەمێنێت زۆر باشە بەگشتی چارەسەرەکان چین بۆ تێکچوونی ددانەکانمان لە کلۆریەکی ددانەوە چارەسەری کلۆری ددان پڕکردنەوەی ددانە ئیتر بە هەر جۆرێک بێ بەڵام کاتێک قوڵتر بوو بەرەو ناوتر ڕۆی نزیک بۆ لە ڕێژی دانەکە و ئازاری دروست کرد کە مەرج نییە ئیلان ئازار هەبێ ئەنجا ڕێکبڕینی ددان و چارەسەری ڕێژی ددان پێویست بێ بەڵام کە پێویست بوو ئەبێ چارەسەری ڕێژی ددانەکەی بۆ بکەی کە ناو خەڵکا پێوتێ قەتە عەسەبی بۆ بکەی دوای ئەوە لەوانەیە بەوەش چاک نەبێ پێویستکە دەمار بڕین و کیفێکیشی بۆ بکەی لەوانەیە جاری وایە لە چارەسەر دەرەچێ پێویستکە دانەکەی بۆ بچێشی کە ئیترەمە مەرحەلێکی خراپە دانەکە لە دەزەچێتەوە نەما و جاریشکە نایەتەوانێت باش کاکتۆر ئێستا هەندێک بابەت هاتوۆتە ئاراوە ڕێکردنی ددانەکان تاشینی ددان بینیان بۆ ئەندازەی کە ویستن لەستەرێتی دانێ چەلی ددان دانێن وەلوت سمایلەکەن هەموو ئەمانە بابەتی جوانکاری ددانن ئایا ئەکرێ بڵێن کەسێک ئەگەر ئەمە نەکاتوو لە سروشدا ددانەکانی لار بن پێی بڵێن پاراستنی ددان پێویستە تۆ بڕۆی تەلی ددان بکەی ئایا تەنها بۆ جوانکاری دەکرێت ناوی بنین پاراستن نەخێر یەکێک لەو شتانی کە باست کرد ڕێککردنەوەی ددانەکان بەشێکی جوانکاریە بەشێکی تۆ کۆمەڵی ددانە هەیە هەمووی لەسەر یەک جوود بووە ئەکیت وا بۆت ناشوەرێ وەکو دانێک کە ڕێکن و لە ڕیزێک وەستاون تۆ گەدانەکان هەمووی لە ڕیزێک وەستا بێتن باشتر فڵچەکەی تێچێ باشترە توانی پاچی کەیتەوە خواردن کەمتر لە بینیا کۆوە بێتەوانەیە کەمتر کلۆرە بێت کەمتر خراپە بێت بەڵام دانێک کە هەموو دانەکانی سەریەک کەوتووە بە ئاسانی ناتوانێت هەموو ڕوودانەکان پاک بکاتەوانێ ناتوانێت مەسە خواردنی زیاتر تێکەوە بێتەوە لەو کاتەیە بۆ من ڕاستکردنەوەکە بەشێکی جوانیە بەشێکی پاراستنێتی ینی زۆر با بڵێن نتوانین بڵێ لە هەندێک نەخۆشە لە نیوە زیاتریشە مەسایلی پاراستنەکە و مەسایلی ئەوەی کە تۆ خراپ نەبێت ئەین لە جوانکارێکە تەسیراتی زیاترە بەشێکی جوانکاری ئەم هۆلیۆت سمایلە چیە کە ئێستا بۆتە مۆدلێکی باو بۆ جوانکاری ددان هۆلی سمایل ئەدی پزیشێک باسی کرد مکیاجێک نییە پێوەیکیت و لیکیتەوە بۆ هەموو ئەوانەی کەیکەن ئاگاداربی یەکجار کە پێوت کرد تەواو دانەکەی خۆت ڕۆی بوو بەمە هەتاشە بەش ناکە وابزانی تۆ مەبلەغێک پارەت داوتەوە بۆچی بەکاریە حاڵەتێکم باس کردوتم هەندێک کەس هەردانەکانی کە دەریە بەوەی نەخۆشیێکی دایکەکەەوە بۆی نەخۆشیێکی خۆیەوە بۆی خواردنی عیلاجێکەوە دانەکانی هەرخۆی خراپە هاتۆتە دەرەوە حاڵەتی وامان بینیمان دانەکانی طبیعی نین بۆ ئەم نەوعە نەخۆشانە باشە بەڵام بۆ کەسێک خۆی دانەکانی ڕێکە بۆ نمونە شەیدی ڕەنگی دانەکەی با بڵین بۆ نمێ کۆمەڵە شەیدمان هەیە ئەیسری هەیە ئەوێ بیکا بە ئەیوان بۆی سپی دەرکەی و خەڵک بیبینێ بەڕاستی ئەمە گوناحە ئەمە تاوانێکی گەورەیە بەڵام تاوانبارە سەرچێکە جای وای نەخۆشەکە نییە پزیشکەکانن لەگەڵ ڕێز و حرمەتما بۆ هەموو ئەوانی کە و ئیشاناکەن ئەکیدم زۆربەی پزیشکەکان ڕێنمایی پێشوەختە ئەیان بە نەخۆشەکان ئەڵێن ئەمە حاڵەکەتە ئەوەندە پێویستە ئاوابی کە بەڵام نەخۆشەکان خۆشیانە بێ هۆشیار بن ئەمە کە کردت
بەشێکی جوانکاریە بەڵام ئەم جوانکارێک کە ڕۆی جاریچکە ئەمدانە نایەتەوە شوێنی خۆی تەواو چونکە 90 دەتوانم بڵێن بەرەو ژووری دانەکە بێ لێی بگیرێ اینجا هۆڵی سمایلەکەی بۆ دابندێ ئەم هۆلی سمایلە پێوەستە بۆەوەی کە پێشتر دانەکانی تێکچوو بن لە ڕووی کلۆربوون و بابەتانەوە بۆ ئەوانەی کە کلۆر بوون و زۆر خراپ بوون هۆلی سمایلی بۆ ناکرێت کە هۆلی سمایل تەبەقەیەکی تەنکە لەسەر ڕووی پێشەوەی دانەکە داندێ بۆ حاڵەتانی کە زۆر خراپ بوون و پێویستە کاتۆ بیپارێزی کیفی بۆ ئامانج لە هۆلی سمایل ڕەنگی درانەکانە بە دەرەجەی تقریبا بەس بۆ مەسایلی جوانکاریە و هەندێک خواری کە هەیە توانی بە هۆلی سمایلەکە بە لێگرتنی دان و دانانی هۆلی سمایلەکە وەکو ڕێککاریەکی زۆر کەم بە ڕێککاری زۆر ناکرێ و ئەو حاڵەتانی کە باسم کرد من بۆ خۆم وای بە باشەزانم وای پەسەند دەکەم ئەوانەی کە هەر ڕەنگی دانەکانیان خۆی زۆر ناشرینە یان کۆمەڵی پڕکردنەوەی زۆری هەیە و زوو ڕەنگی دەگۆڕێ و ناشرینە بێ ئیزعاج بووە بەدەست گۆڕینی پڕکردنەوەی دانەکانی بۆ ئەم حاڵەتانە لەسەر ڕووی پێشەوەی دانەکانی بێ هۆلی سمایلکەی بەڵام کەسێک دانێکی ڕێکی هەیە ڕەنگی دانەکەی پەسەندە شتێکی ناشرین نییە تۆی هۆلی سمایلەکەی بەڕاستی شتێکی خراپ کەوات ئەو خراپیە کامەیە کە بەسەر دانەکانی خۆی دێنێ بە هۆلی سمایل تۆ دانێکی ڕێکت هەیە هیچ کێشەیەکی نییە ڕەنگەکەیت بەدڵ نییە شەیدەکەی ئەیوە نییە سپی نییە ئەیسێ ینی دوو ڕنگ تۆخترە لەو ڕەنگەی کە تۆ حەزت لێتی هەچی بۆ لای پزیشکێکی بەڕێز ڕووی دانەکەت بۆ ئەکڕێنێ مەسەلەن چەند نیو ملیم هەتاکو ملیمێک لەوانەیە کەمتر ئەم کڕانەوە دوای ئەم هۆلی سمایلە دانێ ئەگەری هەیە هۆلی سمایلەکە بکەوێ ئەگەری هەیە مەسەلەن تۆ باش خزمەتی نەکەیتیابێکی پووکت بۆ دروست کات و پووکەکە داوەزێ دانەکە دەرکەوێتەوانێ ئەگەری هۆلی سمایلەکە بشکێت بقرنجێت هەشتێک ڕووبە کەواتە تۆ ئەم دانەی خۆ دەگەر خزمەتیکەی لەوانێ تا مردن بەش بکە بەڵام هۆلی سمایلەکە ئەکید بە برادێکی ئەزیز لە ئەمریکا دەورەیەکی بینی بوو ئەو شەریکەی کە هۆلی سمایل دروستەکە خۆی 10 ساڵ گرنتی ئەیا بە دەرمانەکە باشە لەوانەیە لێرە و کواڵیتیە زۆر کەمتریش بێت تۆ دانەکانی خۆت هەمووی دەستکاریەکەیت و مادەیەکی سەناعیە خەیتە سەر چەند ساڵ بەشتەکە گریمان 10 ساڵەکەش بەشی کردێت عمرت 20 ساڵ 22 ساڵە ئەوە تا 30 ساڵ کێشەت نەبوو دوای ئەوەی تر تۆ بێ بەردەوام دەست بەم ئیشەوە بێ چاچی کەیبی گۆڕی مەسرەفی کەیتیا بکەیت بواز لە دانەکانی خۆت نایەنی 3 مانگجارێ فڵچەیەکی بۆ بکڕی مەعجونێکی چەند هەزاری بۆ بکڕیوی شوێت و تا هەتایە بەشتکە زۆر باشە ئەو ئەتوانم بڵێم ناوی بنێن داهێنانی پزیشکی لەو ڕۆ کە جاران ئەگەر ددانێکمان بکەوتایە یا خۆتەڵمان کێشابای لە بری تاقمێکمان دانا ئێستا چاندنەوەی ددانمانەیە و پسپۆڕێکی جۆناچە لەسەرمە کۆمنتت چیایە چاندنەوە باشترە یا خۆت تاقمەکەی بۆ دابنێنەوە طبعا لە هەموو حاڵەتێکە دانی سابت باشترەوەی تاقمەکەی بۆ دانی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی نفسێتی نەخۆشەکەوانێ چۆتۆ کە چاندنەکەی دانەکە سابتە کە تاقمەکەی دانەکە جوڵاوە تاقمەکە ئەگەری هەیە خواردن چێتە ژێری چاندنەکە ئەوە گەری کەمترە با بڵێن چاندن لە چ کاتێکا بکەین هەموو دانێک کە نەما باشترین بەدیل بۆ دانانەوەی دانەکە وی دانەکە دروست بێتەوە و بیکەینەوە چاندنی ددانە بۆن منە خۆش دێتە لامان ئەڵێ کامیان بکەم تاقمەکەمان باس کرد دوای تاقم جسرمان هەیە لەسەر دانەکانی تری نەخۆشەکە دروست دەکرێت دانەکانی تر وە کۆڵەکە بەکارهێنین بۆی جسرەکەی بۆ دروستکەینەوە بەڵام ئەگەر دانەکانی تری ساغ بوون هیچ مشکلەیەکیان نەبوو پڕکراوە نەبوون خراپ نەبوون من پێم باشترە دانەکانی تر دەستکاری نەکرێت بێی چاندنەکەی بۆ بکەی بۆ ئەوەی دانەکانی خۆیان مستەقیل بمێنەوانێ و چاندنەکەش بەجیا ئیشی خۆیەکا لەوێ ینی لەو حاڵەتەیە کە دانێکمان نەما باشترین بەدیلی یەکەم چاندنی ددانە ئەگەر بۆ نەخۆشەکە گونجاو بێ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئێسکی نەخۆشەکەەوە لە ڕووی تەندروستی پوچی نەخۆشەکەەوە لە ڕووی تەندروستی گشتی نەخۆشەکەەوە چکە هەموو لایەنەکانە بێ بەرچاو بگیرێ تەندروستی گشتی هەندێک نەخۆشی هەیەندێک حاڵەتی نەخۆشی گشتی نەخۆشەکە هەیە نەخۆشی هەناوی بۆ نمونە نەخۆشەکە خوا نەخواستە 3 مانگە جەڵدە لیا و قەستەرە و باڵۆنی بۆ کرا نابێ بێ نەشتەرگەری چاندنی بۆدانی لەبەرەوەی احتیمالە لە کاتی نەشتەرگەرێکە تەسیر کاتە سەر مەسائیلی تەندروستی عامەکەی سەردڵی خوا نەخواستە بۆ نمونە تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێ لە کاتی شەکە هەندێک لەو نەخۆشانە هەندێک عیلاجیان بۆ نووسێ وەکو عیلاجی خستی خوێن بۆ نمونە عادەن ئەو نەخۆشانە عیلاجیان هەیە لەوانەیە خەتەرناک بێت لە دوای 2 مانگ لە شەبەکە و باڵۆن عیلاجەکەی بوەستێن چکە بێ عیلاجەکە بوەستێنی اینجا چاندنی ددانەکە بکەیت ناکرێت لەو کاتە عیلاجەکە بوەستێنی ینی ڕێنمایی ئەوەیە هەتا 6 مانگ ئەو نەخۆشانە نەچی بەلایەنە ئیشی نەشتەرگەری ئەگەر زۆر زەڕوو نەبێ نابێ بۆیان بکەیت هەندێک نەوە عیلاج هەیە ئەخورێ بۆ هەندێک نەخۆشی تایبەت
ئەگەر لەسەر ئەوە بوو نابێت چاندنی بۆکەی هەندێک چارەسەر بە چیمیایی و چارەسەر بە تیشک بۆ نەخۆشانی شێرپەنجە ئەگەر تازە بێ مەسەلەن 2 مانگ بێ 4 مانگ بێ 6 مانگ بێ هەتا ساڵێکیش نابێت چاندنی دانی بۆکە یانێ بێ فترێک تێپەڕێ ئەنجا تۆ توانین دەستکاری پووک و ئێسکی ئەو نەخۆشە بکەی بۆی حاڵەتی نەخوازرا و ئیلتیهابات و هەندێک شتی تر لە پوچا ڕوونێ ینی شتێک چاک نەکەی چەند شتێکی کە خراپکەی زۆر باش کاکتۆر چاندنی ددان چەند قۆناغی پێچێت عمومەتەن تەمەنی چەندە چۆن باسی هۆلیۆزمایلەکەت کردەوەی کە تەمەنی شەریکەکە خۆی مادەکان بۆ 10 ساڵ دروستەکە چاندنی ددان چەند هەڵەکە چاندنی ددان نەوعێتەکانی با بڵێن بەگشتی دوو نەوەعمان هەیە یەکیشیان هەیە یەک پارچێ و یەکسەر دایانیت و دوای فترێک چیفەکەیەکەی بەسرە هەندییان بە 2 مەرحەلەدان دێ مەرحەلە یەکەم بەشی ژێرەوەی چاندنەکە دانی دوای 2 مانگ بۆ 3 مانگ لە خۆگرتنی ئەوەندە فترەی پێویستە و بەشی دووەمی ئەەکەی بەسەرا و قاڵبی دەگریت و چیفەکەی بۆ دروستەکەی وەکو خۆگرتنەکە کەوتۆتە سەر کۆمەڵێک فاکتەر ئەو پزیشکەی کە ئیشەکەی بۆکە جۆری باڵێن ئەو چاندنە مەسەلەن لەوانێت چاندن هەبێ شەریکەکەی باشتر بێ وەک لە چاندنیشکە ئەمە خاڵی دوو لەم دوو خاڵە بەباشی بۆی کرا ئەچێتە تۆپەکە چێتە ساحەی نەخۆشەکەەوە چۆن خزمەتیەکە چۆن نەخۆشەیەت عمری 25 ساڵەدانەکەی کێشاوە تا 25 ساڵدانەکەی خۆی بەشی نەکردووە ئەگەر بەم ڕیتمە بڕوا چاندنەکەش زۆر بەشی ناکە ئەنی ئەبێت ئەوەندەی خزمەتی دانەکانی خۆیەکە دوو قەت خزمەتی چاندنەکە و ئەو منتیقەیە بکات ئەمە خزمەتەکەش هەر شتنە هیچ تر نییە بەڕێکوپێکی بیشوە خزمەتی کا بۆی چونکە هەموو شتێک کە بەسەردانێکی سروشتی ئینسانایەت بەسەر چاندنی شاید ئەکرێ پوچێک ئیلتیهابکە لە دەوری دانێکی خۆت ئەکرێ پوک ئیلتیهابکە لە دەوری چاندن ئەکرێ دانێکی خۆت بلاقێ ئەکرێ چاندنێکیش بلاقێ کەواتە وەکو ئەوەی مەسەلەن چەندێک بەشەکە ئەوە ناتوانین ئەو زمانە بە نەخۆش بێ بڵین کاکە بڕۆ 10 ساڵ هیچ کێشەت نییە چکە ئەکرێ جۆری خواردنەکەی وابێ ساڵێکیش بەشی ناکە بەڵام کەوتۆتە سەرەوەی من چۆنەیکەم و چی بۆ بەکارێنم ئەمە تا ئەو کاتی لە عیادەکەی منەچێتە دەرەوە کە لە عیادەکەی من چوە دەرەوە ئیتر لە دەستی خۆیەتی ئەگەر من چاندنێکم کرد و 3 مانگ بۆ 6 مانگ تێپەڕی و چاندنەکە سابت بوو هیچ مشکیلەیەکی نەبوو ئەتوانین بڵێ منیشیشی باشم بۆ کردووە ئیتر کەوتۆتە لای ئەو چۆن خزمەتێکە ناکرێت دوای 2 ساڵ بێتەوە بڵێ وڵات دکتۆر دانەکەمە لە قەیسەرەکەی ئێسکەکەی داوازیوە لەبەرەوەی نیشتووە لەبەرەوەی ئیلتیهابی پوک دروست بووە ئیلتیهابی پوکە چێ بۆ ئیلتیهابی ئێسکەکەی داوازێ ئێمەش ئیشمان بە ئێسکە لە چاندنە ئێسک نەما چاندنەکە ئەلەقێت و چاندنەکە لە دەزێ باش دکتۆر لەسەر پاراستنی ددان جیاواز لە شۆردن ددان هەیە قەزوانی پێشکێنێ هەیە گوێزی پێشکێنێ لە ڕابردووە توان بڵێم سەرساردیان پێڵشواندووەواتە پاراستنەکە تەنها شۆردنە یاخۆت ئەوەی کە ددان چی پێ بشکێنی چی پێ نشکێنی لە هەمووی گرنگتر پێکاتی دانەکە گرنگە وەکو پێم وتی هەندێک کەس دانەکانی خۆی لاوازە ئەبێ زیاتر بیشوە بەس بۆ دانێکی طبیعی بەس شتنە شتێکی ترمانیە زایدن کۆمەڵک جۆری خواردن وەکو پێم وتی بۆ نمونە تۆ پرتەقاڵێ بخۆی ئەی خۆی تۆچێتە خوارەوە لەسەر دانەکانە نامێتەوە ئەگەر نەستەلێکی جیر بخۆی دانێت چەند سەعاتێک لەسەر ڕووی دانەکانە بمێنێتەوانێ و ئەو بەکتریایی کە باسمان کردکاری خۆی بکات و کلۆری بکات زۆر داڵێن لیمۆ خراپە بۆ دانەکان لیمۆ با بڵێن مادە ترشەکان ئەگەر ناڵین نەخورێ بخورێ لەبەرەوەی میوەیە بەڵام یەک ڕێگی خواردن هەیە و خەڵکە کە بەکاری هێنێ هەندێک کەس سەری لیمۆکە قاشەکە و بە مژین ئەیخۆیانی ئاوی لیمۆکە هەڵەمژێ ئەمە سەرڕووی دانەکان با بڵێن وردە ئەڕوا و تەبەقەی یەکەمی دانەکان وردە دا ئەخورێ نەخۆشی واشمانەیە یە دەڵێ مەسەلەن هەموو تەبەقەکەی داخورا ئەو کاتە دوای فترێک شتی گەرم شتی سار شتی تون و ترشکەخوا دانەکانی ئازاریە لیمۆ بۆ دان خراپنی ئەگەر وانەخورێ بە بەقاشکردن بخورێ باشە دکتۆر لە مۆزوعی ساردی و گەرمی کامیان بۆ ددان خراپە بیستمانە کاتێک کە ئازاری هێڵێ شتێکی ساردی بخەرە سەر دکتۆریشمان بینەوە ڕێنمایی دەڵێ شتی گەرم بە ددانەکانت مەخۆ هەر دووچیان لە ڕاددە بەدەر بۆ دان باش نییە تۆ گەر جاری وای شتێکی زۆر تەزیوە خۆی دانەکانت ئاڵە بێتەوانێ یان شتێکی زۆر گەرمە خۆی ئەوەی کە باسی یەکەی ئەگەر شتێکی سار بخەیتە سەری طبعاً ئێمە لە کلۆربوونی دانا مەرحەلاتمان هەیە باشە ئەگاتە مەرحەلەیەک نەخۆشەیەت یەک دە بە ئاوی ساردی پێ زوو قومێگە خواتەوانێ ئەڵێ ئەوە مانای وانێشتی سار بۆ دان باشە بەڵام گەشتۆتە مەرحەلەیەک با بڵێن ئێمە سەرەتا کە کلۆرە بێ بە هیچ نایەشێ دوایی بەشتی شیرینی یەشێ دوایی بەشتی ساردیەشێ دوایی بە گەرمێشێ و بە سار چاگە بێ دوایی بەردەوامێشێ و بە هیچ چاک نابێ لەو مەرحەلای کە بەشتی گەرمێشێ و احتیمالە بەشتێکی سارد چکە قوڵی کلۆریەکە کە ئەگاتە تەبەقەکانی ددان فەرقەکە
ئەو حاڵەتی کە بەشتی سار چاگەبێ معنای وانێت تۆ بچۆ ساهۆڵاوی تەزی و بخۆرەوە بۆ دانەکانە باشە بۆز بۆ ئەو نەخۆشە باشە کە بەو ڕادەیە کلۆر بووە بە شتێکی سارد ئەهوە نەبێتەوە نەخۆشەیە مەسەلەن شەو تا بەیانی مەجبور بۆ ئاوی سارخوا تا دەستێگا بە دکتۆرێ بە پزیشکێکی بە ڕێزی ددان ئەوی دانەکەی بۆ حەلکە بەس مانای وانێشتی سار بۆ دان باشە زۆر باش کاک زۆر خاوەن پێداویستە تایبەتەکان ڕەنگە هەندێک خەڵ لە ماڵەوە خاوەن پێداویستێکی تایبەتی هەبێ چۆن پارێزگاری لە ددانەکانی بکە زۆر جار گرفتێکی ژیانەیە ئەم خاوەن پێداویستە تایبەتە نایە وەکو من بوەستێ بۆ تۆ بە ئیسراحەت دەستکاری ددانەکانی بکەیت چارەسەر ئەمانە چۆن بکرێت ڕەنگە لە ماڵەوە ئەرکیان بۆ خۆیان قورسە شۆرنی ددانی ژەمە ڕۆژێ یەکێکی دیکە بێت لە وەرکانی کە قورسە بەسەر کەسوکاریانەوە خاوەن پێداویستێکی تایبەت هەرچەند تەمەنیشی زۆر بێ ئەبێ وەکو منداڵێکی بچووک تۆ خۆ لەگەڵ یا خەریک بیدانەکانی بۆ بشۆی تاکە ڕێگەیە لەگەڵ با بڵین ستایلی خواردنەکانی بگۆڕی مەسەلەن خواردنی تەندروستری بیتێ ئەو خواردنە شیرینی و جیڕ و ئەو خواردنانی نەیتێ کە بە دانەکانی و ئەنووسێ و زۆرە مێنێتەوانێ واتە خواردنی بۆ تەندروستکەی هیچ مەجالیکیشیتیانێ ئەبێ دانەکانی هەر بۆ بشێت چکە ئێمە ئەگەر هەفتانش لەو جۆرە نەخۆشانەمان نەبێت لەمایەکە چەند جۆرێک لەو نەخۆشانەمان هەیە دێن بەڕاستی چارەسەرکردنیان قورسە ینی من بە هەندێک جار مەجبورە بین بیان بینە ژێر بەنجی عامەوە دانەکانیان بۆ چارەسەرکەین لەبەرەوە خۆراکی تەندروست لەگەڵ شتن هیچ مەجالێکی تیانێت چۆن مناڵە گەهێنی دانەکانی بۆ شووی ئەگەر ئەو خۆی نەیتوانی گرنگی بە دانەکانی بە ئەو کەسێک کە خزمەتیەکە هەر کەسێکە دایکێتی باوکێتی کە سوکارێتی بە هەر چۆنێ بێ قەناعەتی پێ بکەن شەو ڕۆژی جارێک دانەکانی بۆ بشۆن کە کەنەیان شت خراپە بێ کە خراپ و چارەسەری قۆشە شتێکمان تێپەڕان لەسەر کیف لە چ قۆناغەکە کیف زەڕورە بۆ ددانەکان کیف وەکو زەڕورە دوای ئەوەی کە دانێک بڕینی ڕەجی ددانی بۆ کرد دانەکە بێهێزە بێ باشترە کلۆریش بووە تاان کلۆر بووە کە کلۆر بۆ دانەکە خراپ بووە چەند ڕوویەکی ڕۆیشتووە لە کاتی پاکردنەوەی کلۆرێکە چەند ڕوویەکی ددانەکە ئەڕوات نامێنێ دوایەوە تۆ بە پڕکردنەوە جێماگریتەوە ئەکرێ ئەم پڕکردنەوەی ئەوەندە بەهێز نەبێ نەخۆشەکە بتوانێت بە ئاسانی خواردنی پێبخوا و تووشی شکانە بێ لەبەرەوە دوای بڕینی ڕەجی ددان دروستکردنی چیفی ددانێکێکە لە پێویستیەکان تۆڵی چ کاتێک پێویستە ئەو کاتە پێویستە ئەو کاتەش مەسەرەن تۆ دانێکت نەماوە ناتوانانی چاندنی بۆ بکەی بە هەر هۆکارێک بێ لەسەر دانەکانی تریەی چیفی بۆ دروستەکەی لەسەر دانەکانی کە ئەیکیت بە کۆڵەکەوەکو باسمان کرد و چیفی ددانی بۆ دروستەکەی ئەوە لەو کاتە شاتوانی بڵێ پێویستە یان ددانێک بۆ نمونە ڕەنگەکەی گۆڕاوە وەکوتمانیا هۆلیسمایلی بۆکەی ینی چیفی بۆکەی بۆ ئەوەی ڕەنگەکەی بێنیتەوە شوێنی خۆیت وەکو دانەکانی لێ بکەیت زۆر جار بۆی کەوانەی کە پێویستیان بە چارەسەری ددان هەیە سیری نرخەکان زۆر دەکەن نرخی شوێنێک بۆ شوێنێک فەرقەکە دەستی دکتۆریش بە دڵنیاییەوە فەرقەکە بۆچی یەکە من هێندا چارەسەری ددان گرانە هەموو کۆی کە جوانکاری بە یاخۆ چارەسەر و هەمروەها ڕێنماییتان چیە لەوەی کە کەسێک دەچێت بۆ چارەسەری ددان یا جوانکاری بە چۆن دڵنیا بێتەوە لە بەکارێنانی ئەو مادەی کە لەو سنتەرە لەو شوێنەوە پزیشکە بەکاری بێنێت تاوان مادەکانیش جیاوازیان هەیە لەوەی کە مادەیەکی باشی بۆ بەکاربێنرێت سعری ددان هەر لێرە گران نییە توانم بڵێم کەمترین سعری هەیە لە چاو لەوانەیە مەسەن لەوانەیە لە چاو دەوروبەر لە چاو وڵاتانی دنیاە چکە ئەوەی لێرە دەکرێت ئەگەر مقارنە بکە بەوەی لە وڵاتانە ئاکرێت چەند کواڵەتی ژیانی خەڵک لە وڵاتانە ئەکید بەرزترە بەڵام سعری ددانیش بۆ نمونە من نەخۆش هاتووەتە لام و توێتی یەک دان کێشانم کردو بە $1000 لەوە هەنێ وڵات لێرە لەوانەیە بە 5,000 بۆ 10,000 بێ سعری ددان بۆ گرانە چکە مەوادی ددان گرانە ئەنی کڕینی مەوادەکان خۆی گرانە ئەوەی کە نەخۆشەکە چۆن دڵنیا بێ لە کواڵیتیەکەی ئەوە کەوتووەتە سەر ویژدانی دکتۆرەکە چی بەکارهێنێ نەخۆش ناتوانێت دڵنیا بێ لە هەروە دڵنیا دەبێ جارێک دێتە لای من ئیسفادا کازانێ کواڵیتی دەرمانەکان باشە جاری دووەمیش دێتەوە بەڵام چۆن لە کواڵیتی دڵنیا بێ ئەبێت دکتۆرەکە خۆی وژدانی خۆی ئاسوودەکە دەرمانێکەیە بە تیوبێکەیە بە $20 کڕێ هەیە بە $50 کڕێ 20ەکە نێنێت و بە حسابی 50 بۆ خەڵکیشکە هەروەکو هەموو ئیشێکی تر ئەویان کەوتۆتە سەر وژدانی ئەو شوێنی کە ئیشیتیاکەی ئەو سنتەرە ئەو عیادەیە نەخۆش بەچی ئابزانێت چەکمەجەگەش کاتەوە چوزانێ و دەرمانە چی و ئەوی تر چییە تەنها دروستبوونی سیقا ئەگە نەخۆش سیقەکەی بە من دروست بوو ئەزانێ کواڵیتی دەرمانەکە باشە باش کاکتۆر دەرمانێکەیە سپی و ڕەش لە بەتیاوەتی پڕکردنەوەی ددانە بەکاردێت جیاوازیەکەی ئەم دوانە چیە جیاوازەکەی هەردووچیان دەرمانی پڕکردنەوەی ددانن و هەتا ئەم ساتش کە قسەی تیاکەین ڕەشەکە 100% ڕەفز نەکراوە بەڵام بە حوساتی زۆری لەسەرەکە سپێکە بەکاربهێندێ وەک لە ڕەشەکە باشترە
ئێستا من وەکو خۆمەکو پزیشکێکی دان بۆ چەند ساڵێکی ژەچێ ڕەشەکەم بەکار نەهێناوە ئەوەی پێشتر ڕەشەکە ئەیانوت بە قووەترە و باشترە و زیاترە مێنێتەوە بەڵام ئێستا مادەستپێکەش ئەوەندە شتی باشەیە کە جێ ڕەشەکە بگرێتەوانێ لە ڕووی جوانیەوە باشترە لە ڕوویمانەوەشەوە هیچی لە ڕەشەکە کەمتر خراپەیە دکتۆر ئەگەر هەر سنتەرێکمان بینیستەری پیانەکەین بە هەرزانیش بێت ئەکیت هەیە ئەکیت تیوبی پڕکردنەوەی ددان هەیە و مادەستپێکە هەیە بە $10 کڕی هەیە بە $6 کڕی نەخۆش ئەم شتانە نبینی سە من کە نەخۆشێگێتە بەردەسم بە مساعیدەکە مەڵێم شتی پڕکردنەوە بۆ بێنە 6 بۆ داهێ بۆ نمونە تا ئەوەی کە دانەکانی بۆ پڕکەمەوە هەموو یەکێک لەوانە ئەکرێ بە کەمترین نرخ لە بازارە بیکڕی ئەکرێ بە زۆر گرانترین بکڕی سپاس بۆ خۆیمە لە سنتەریدان لە نەخۆشخانەی بەخشین ئەوەندە ویژدانی خۆمان ئاسوودە کردووە باشترین کە لە بازارە چی هەبێ ئەوە هێنینە سنتەرەکەەوە سپاس بۆ نەخۆشخانەکە بۆ لیژنەی کڕینەکە کە چاوی لە گرانەکان پۆشیوە هەتا جاریوە هەیە ئەگەر ئیشەکە ئیسیفادەشی نەبێ مویم نەخۆشەکە ئیسیفادە بکە گرانتری نەکرین بەڵام ئەکرێڕۆڵا لە هەر شوێنێک تۆ دەرمانی خراپ لە بازارایە خراپەکە چێ کواڵیتێکی فەرقی هەیە زۆر باشە دکتۆر من شتێکم نەماوەتەوە ئەگەر خۆت وەکو دوایین ڕستت لەسەر پاراستنی دان مابێتەوە ببینەرانمان بڵێیت سپاس بۆ ئێوە دانەکانتان پشۆن لانی کەم شەوان پێش خەوتن لانی کەم توانیتان بەیانیانیش بیشۆن خواردنی مادە گازیەکان و نەستەلە و پسکیت و ئەم شتانە کەمکەنەوەمەی خەنەبەینی ژەمەکانەوە هەوڵبەنجەمێکی تەندروست بخۆن لە کاتی خۆیان نان بخۆن بینی ژەمەکان ئەگەر خواردتان میوە بخۆن شتی ناتەندروست مەخۆن وەی دانەکانتان تەندروست بێ چکە پاراستنی دانەکانتان کەمی تێچێ بەڵام چاکردنەکەی زۆر زیاتری تێچێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئالانتەها پزیشکی پسپۆڕی چاندنی لەنان سپاس بۆەوەی کە لەگەڵ بەناوەی تۆیژە سپاس بۆ سپاس بەڵ عزیزان تەوەری پاراستنی دانمان پێشکەشکردن لێرەوە دەگەڕێمەوە بۆ ناو ستۆدیۆی پەیامی ڕۆژ بەڵێ هاوکارم شوان دووبارە سڵاو لێبێ و فەرموو زۆر سپاس بۆ هاوکارمان کاک جەلال و هەروەها دکتۆر ئالان تەندروست باش و لەرساغم سپاس بۆیەوەش بەڵایزان هاوکارانمان چوونەتە کۆڕێکی مامۆستا تەحسین حەمەغەریب لەوێ قسە دەکات ئێمەش پێکەوە لێرە لەگەڵێەوە گوێبیستی دەبین كتابي قرآن كتابك عدل نامية وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إتر هم أنا ما أنا لبر يعني أنا هو يعني إن جاء خوي قالوا بيغمبرين ناردو تخوار وأنزل معهم كتاب والميزان ليقوم الناس بالقسط يعني أي بالعدل باشا إن جاء أو أنديك من القرآن أم باب تنبيني والراسية عدل تنها باب تكخلتي ولبيني خلقيانية هەنێ بابەتمان هەیە لە زمانی فکرا لە زمانی فەلسەفا حتا لە عیرفان و معنەویەتا پێش پیانەوتێ بابەتە وجودیەکان بابەتە وجودیەکان معنا بە ژیانی ئینسان ئەبەخشن حتا ئەگەر کاریگەری کۆمەڵایانی ئەگەر علاقی بە کۆمەلگەشەوە نەبێ یعنی ئێستا باسی مەرگ بابەتێکی وجودیە لە ناو منە ژیانی من ئەبگۆڕێم معنا بە ژیانی من ئەبەخشێ باسی عشق باسی خۆشەویستی خوا ئەمانە کۆمەڵە بابەتن کە دەرووناسان و فەیلسوفەکان و عارفەکان باسییان کردوون کە ئەمانە تەنها پەیوەندیان بە منەوە نییە وەکو تاکێ لە ناو کۆمەلگا بەڵکو پەیوەندیان بە وجودی قوڵی منەوە هەیە لە قورئانە عەدل لەو بابەتانەیە یعنی ئەوانەی کە باسی عەدالەتەکەن تا کەناری عەدالەتی ئیجتیماعیەکەن هەنری کارڤۆن کاتی خۆی وەرگێڕی هایدگەر بوو لە ئەڵمانیا و بە فەڕەنسی ئێوە زان کە هاو لە ئێران خەریکی عیرفانی ئیسلامی ئەم بابەتانە و دوای پرسیاریان لێ کرد و هینەکەشی هەیە کتێبێکیشی دانا و بەو ناونیشانە بۆچی واز لە هایدگەر هێنا هایدگەر بەو قوڵیە بەو فکریە وتی آخر هایدگەر تا قەراخی مردن ئەگەیشت فەلسەفەی ئەگزیستالیزمی هایدگەر وجودی هایدگەر هەتا قەراخی مردن بوو من فەلسەفەیەک مەویست بم بۆ ئەو دیوی مەرگیش بێت لە ڕاستیە عەدل لە قورئانە هەتا ناو کۆمەلگە نییە هەموو بوونە هەتا ئەگاتە خوا جەلە جەلالوو بۆیە وتم حاڵەتێکی وجودی گەورەیە ئەم بابەتە لەناو قورئانە ئێمە ئەبێ بەو دیوە وجودیە لێی تێبگەین یعنی تەنها ئەرکێکی نییە من ئەگەر بووم بە سەرکردەی وڵاتێک بووم بە سیاسیەک بووم بە هینێکی کۆمەڵایەتی ئیتر عەدالەتانە مامەڵە بکەم نا ئەبێ لە قوڵایی وجودی منە عەدالەت ببێ یعنی عەدالەت داخوازی منە مامەڵەی ئەخلاقی لە منە خوازە کە من جهودی خەڵکیش لەم بارە سفر نەکەمەوە لە ڕاستیە
و ئەجزانم زۆر پانتایی بابەتی عەدالەت هەیە لە سێسەدەی ڕابردووە کەشف بووە دەرکەوتووە ئەم قسەی پێچوانەوە نایەتەوە کە عەرزم کردن کە قورئان و ئیسلام زۆر گرنگی بە عەدالەت داوە پێچوانەوە نایەتەوە یعنی من ئەزانم ئیتر دوای مارکسە عەدالەتی ئیجتیماعی ئەبێتە سنتەر دوای جۆن ڕاوزە کە عەدالەتی ئیجتیماعی و لیبرالیزم هەوڵی کۆکردنەوە ئەدرێن بەیەکەوە ئیتر ئەو بابەتانە هەتا ئێستا ئەخیر کتێبی 2021 لەو بوارە لای خۆم حقەت کۆکردوتەوە ئەو بابەتە ئەزانم عەدلیش داوا لە منەکە باز بەسەر ئەو بابەتانەیە سەرکەن بەڕێزان ڕاستیە من وقڵێ ئالەم 25 ساڵا وەک کەسێک کە هەم لە بواری عەدالەتە هەم لە بواری ئەکادیمیەکە هەم لە بواری ڕۆشنبیریە ئیشم کردووە هەمیش وەکو مسلمانێکیش کە عەرزم کردن ئەمە ئەلبەتە تایبەتمەندی من نییە ئێوەی بەڕێزیش ئەوەی کە لەم کۆمەلگا ژیابێ بمانێ نەوانەیەم کۆمەلگەی ئێمە غەرقە لەگەڵ نەناو بابەتە ئاینیەکانە جا مسلمان بین یا مسلمان نەبین ینی ئیلتیزامی دینیمان هەبێ یا نەمان بێ بە بۆچوونی من باشترین ڕێگەش بۆ دابینکردنی ئەم چەمکە ئەم بەها مرۆییە ئەوەیە کە ئیحساب بۆ ئەو کولتورە بکرێت یعنی ناکرێ من لە کۆمەڵگەیەکی دینیە زۆرینە دینیە بمەوێ عەدالەت جێبەجێ بکەم حساب بۆ ئەو پانتایە فراوانە کولتوریە و نەکەم کە ئاینە ئەو هەموو شۆڕشانەی کودەتایانە و شۆڕشانی فەڕەنسایان زانی چیان ناوێ ئەو نەعەدالەتی کە هەیە نانەوێ هەموو مرۆڤایەتی ئیتر ئەگەر کەسێک بە دوواداچوونی ئەم مەسەلەیە بکە فعلەن ئەم گوتەی ئیقباڵ گوتەیەکی فەلسەفی و فکری زۆر وردە کە مرۆڤایەتی هەتا ئێساش ئێمە ئەزانین چیمان ناوێ بەڵام دوایی کەسەری گرت نازانین ئەوەی کە ئەمانەیە چییە کە داینین ئالێرە کێشەکە دروستەبێت بۆیە لە دەربارەی مارکس ئەڵێ ئەو پێغەمبەرە بێوەحیە نەیوایە ئەڵێ ئەیزاری کە چی دایە بە زۆر ئێزاری کە چی ئەوێ بە بۆ چوونی من ئەم قسەیە ئیقباڵ بیکەمە لێرەوە بچمەنەوە ئەو مەسلەی کە ئەمێ لە خزمەتانە عەرزی بکەم قسەیەکی پڕ حکمەتە قسەیەکی پڕ فەلسەفەیە لە ڕاستیە خۆی لە ڕاست بابەتەکە نابێت تەنها لە ئیلا اللهوە دەست پێ بکەی نابێت لە ئیلا اللهوە دەست پێ بکەی ینی پرۆژەیەکی ئامادەت هەبێ بۆ عەدالەت بەسەر کۆمەلگەیە بیسەپێنی هەرچی ببێ دوجار ئەوە نەعەدالەتی دروستەکە لەبەر ئەوە بە بۆچوونی من بابەتەکە تەنها لە هینا نییە لە ئامادەکردنی پرۆژەیەکی ئامادە و بیکوژۆ بیخەرە جانتاوەک ئەڵێ ئەمە عەدالەتەوە پێیان وتم تیان پێی وتوتی نازانم ئەگەر من بە سەرۆکی عێراق و سەرۆکی نازانم هەرێم ئەو بابەتانە و سەرۆک وەزیران بە هەفتەی هەموو مەسەلەکە چارەسەر کەم وتم وەڵا نایکا نایزانی بۆیە وا ئاڵێ ئەمە وا نییە ئەو کەسەی کە لەو بوارە پسپۆڕە ئەزارێت چۆنە ئەو مەسەلەیە هەروە بەم سادەیە نییە یەکدی و نییە ئەم بابەتە لەبەرەوە تۆ کام پرۆژەی فکریت هەیە کام پرۆژەی فەلسەفی گەورەت هەیە بیێنی بەسەر کۆمەلگەیە بسەپێنی بە دڵنیاییەوە تۆ نیازی عەدالەتت هەیە بەڵام ناعەدالەتی دروست بکات بۆ چونکە پێش ئەوە ئەبێ چۆنێتی گەیشتن بۆ پرۆژەیە گرنگە لا ئیلاهەکە گرنگە بڵێ بینەرانی عەزیز بە هاوکاری هاوکارانم لە پەیام بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دوادارین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عەزیز بووبێ تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە و کامەران